کرمانجی شیرین صلوات خدای لوابن برنامه پاشیف و پاشیف و 15 جی کردستان 24 برداند که ایرو جی مدوید یعنی جدا هر روز کادی پاشیف کادی از بحثا ایرو دهوکا خمگین کم ایرو دهوک خمگینش بر دزدانا مینای دی جبلاتین که سرعت با چیشکن بحشته دی صبر و هدار بو بنامالا مینای بو دهوکی و بو گشت کردستانه ایرو جمع پاشیف دست بکین زیادتر برنامه توری آینی دا امده بحثا توبه کرنه و پشیمانی جگونه ها و وگریان بولای خوده کین گل ماموستا ملا احسان دهوکی امده زیادتر بحثا بی بابت هنیکی الدست بی که بریا توری آینی جی هم دست بکین امده برف اردنه و چین برف اردنه پایتخت های عمانه و بحثا حاضر کرنا بربانک فتاره جبوی هزاران کسی تکیه علی جید افصاله دا ایدی وکی هر سال خارنه بربانک جبوی هزاران کس حاضر که و کمالا وانش دا ایدی افصاله دا خازش زنگین و دولمندین اردنیت که زیادتر هاری کاریان و بیتکرن دا کو هجاری نهیلن برف تکیه علی و هر واسا اردنی کاچا بربانک تکرن شعالی زنگین و جبوی خلکی هجار دا کو ایدی هجاری به برکرن و گل مدابن و برنامه پاشیوه زکاتی ئێوە ڕەحمەتە ئەمە ناوی چالاکی ئەمساڵی تەکەی عەلیە کە کۆمەڵەیەکی خێرخوازی ناحکومی ئوردنیە و ساڵانە لە مانگی ڕەمەزاندا لە عەمانی پایتەخت و سەرانسەری ئەو وڵاتە لە چوارچێوەی پرۆژە خێرخوازیەکانیدا خواردنی بەربانگ بۆ هەزاران هاوڵاتی ئامادە دەکات. ئەم کۆمەڵەیە کە پەیام و ئامانجی نەهێشتنی هەژاریە بۆ ئەم ساڵیش لە چالاکیەکی نوێدا جگە لە پێدانی خواردن بە خەڵک هەوڵ بۆ کۆکردنەوەی زەکاتیش دەدات بۆ کەسانی کەم دەرامەت وەک بەڕێوەبەری کاروباری تەکەی عەلی ئاماژەی پێدەکات تێچووی ئەو پرۆژەیە گەلێک زۆرە بەڵام خەڵکانێک هەن حەزیان لە خێرکردنە. تەکیت عەلی بتوصل ل 18300 ئوسرە تەکی عەلی هاوکاری خۆراکی مانگانە دەگەینێتە 18300 خێزان لە سەرانسەری وڵات کە لە 22 جۆری خواردەمەنی پێکدێت و بەشی پێداویستی مانگانیان دەکات. بە هەمان شێوە لە ڕەمەزاندا سفرەی ڕەحمان لێرەش لە تەکی عەلیدا ڕادەخەین کە ڕۆژانە تەنیا لێرە 1500 ڕۆژوگر بەربانگی خۆیان دەکەنەوە هەروەها لە پارێزگاکانی دیکەش بە هەمان پێوە بەربانگ بۆ ڕۆژوگران ئامادە دەکەین. صائم يوميا بالإضافة لموائد الرحمن. ڕۆژانە لە مانگی ڕەمەزاندا 45 کەسی خۆبەخش بەشداری لەو پرۆژەیەدا دەکەن و وێڕای ئەوەی تەکەی عەلی ناوبانگێکی گەورەی لە ئوردن پەیدا کردووە بەوەی کە تاکە ڕێکخراوی ناحکومیەکە ئەوکاری خواردەمەنی پێشکەش بە هەژاران دەکات خۆبەخشەکان خۆشحاڵن بەوەی بەشداری لەو پرۆژە خێرخوازیەدا دەکەن و گەنجانیش بۆ بەشداریکردن هان دەدەن. ئەمە دووەم جارە بەشداری لە پرۆژەی تەکیەی عەلیدا بکەم. زۆر خۆشە کە هەست دەکەیت شتێک پێشکەش دەکەیت زۆر خۆشە یارمەتیان بدەیت چونکە ڕۆژێک هەر دێتەوە ئەوان حەز بە یارمەتیدانی تو دەکەن هەروەها وەک بیرۆکەش هەست بەو جیهانە گەورەی دەوروبەرت دەکەیت کە لە جیهانەکەی تو گەورەترە. دەمەوێت خەڵکێکی زۆر هەن بدەم بۆ ئەوەی بەشداری لەو تاقیکردنەوەیدا بکەن کە یەکێکە لە کارە هەرە خۆشەکان بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا زۆر خۆشتریشە ئەمە کارێکی خۆبەخشە و ئەزمون لەوە وەردەگریت کە هاوکاری خەڵکی هەژار دەکەیت. تەکەی عەلی دامەزراوەیەکی ناحکومیە و لە ساڵی 2003 لەلایەن شازادەی کچی شاح حوسێنەوە وەک یەکەم دەست پێشخەری بۆ ڕووبەڕووبوونەوەی برسێتی لە سەرانسەری وڵاتانی عەرەبی دامەزراوە و ساڵ بە ساڵ بە هاوکاری سەرمایەداران هاوکاریەکانیان بۆ هەژاران فراوانتر دەبن بە تایبەتیش لە مانگی ڕەمەزاندا. لە کوردستان 24ەوە هوشیار بەنانی. تماشاوان هجا ایدی همیش اردنی وگرنه باشتور کردستان و برنامه پاشیف انده دست بکین و یکش آیت قرآن پیروز بسم الله الرحمن الرحیم فسبح بحمد ربک واستغفره انه کان توابا جیر ناو انه کان توابا ام زیادتر بحثات توبه و پشیمانی سر گناهی که جالی بندا و وگریان بولای خوده که چه توبه تقبل کردن و چه وقت که توبه بتکردن گل مامستا احسان ریکانی پیشنویجو و تربیش مامستا تو گل بخیرات ارساق و سرکفتی بی سلامت بشم مامستا هر لسبی که ام بحثا
توبه بكين اسلام دا چه پناسه که ناو اسلام دا جوی توبه بو بندن خودت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. الحمد لله القائل يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحة. والصلاة والسلام على رسولنا القائل من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. دست بك بري بحث توبه بكم الريكا الشاشة هوا دوی شبان بیروز و مبارک دا صلاة و رضا تنرم و همی وان پیشمرگین قارمان وان مجاهدین که ابرو کب شب و روش برگیری المتکن حتی ام بشین وان جور برنامه پیشکشی خلق خوب بکین ابا ویدار صلاف بهم صلاف بوانا و چاوی وانا و دستی وانا ما چی تکین بیروزن او ایشالله خود تعالی وانا پارزتن دوان سنگرا دا و دیسا دست خوشی تلویزیون کردستان 24 کم لهر جهه که لیبن بو وی خمخوری و وی خدمت و وسطیان هوای بردوام تایبتی اوفیسا دوهوک که امد بینین ملب برا پیشمرگی و همی سنگرا دا ملب وان و اوجی مجاهدن وک اعلام کودنگ وان پیشمرگی و دنگو باسی وانا بگهین تا خلقی وانا الویشندهانی دا خود تعالی و همی پارزت بابت توبه بابتها كي جلا كي جوان ومظنة رب العالمين رجاء وهي فيها كمظن الداتا بشريته داتا عبد خو أو خالقه أم عبد توينة بند توينة تشكل هابة لازم الرجاء الداتا ما رجاءك وجلا كمظن توبة يعني زفرين الرجوع بو رب العالمين عز وجل توبه هم قال تجارتي جاهين بس بمرو بجناه كار نه توبه بو هر انسانه کی بله پیغمبر خوشتوی صلی الله علیه و سلم حدیثه کدا دم امرت کتن و غازی بسلمانات کد و غازی خلقیت کد یا ایها الناس نقول یا الذين امنوا جگود یا ایها الناس غازی بشریت کر گلی خلقینو بله گشتی گلی خلقینو گوتی از روجه صد جارا استغفارات کشم بجم استغفر الله و اتوب الیه روایت کدا گوتی پتری هفته جارا از بجم استغفر الله واتوب اليه. وهذا پیغمبر خدا اوی کو رب العالمین ما تحاوی کری. بله. وقلتي إن فتحنا لك فتحا مبينا ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر. يعني قلنا هتي بري وبشتي همياتنا غفراندن بيجت أدرجة صد جرت بجم استغفر الله واتوب اليه. لو ما ديبين التوبات تشتكي جلا كي جوانا وبيغمبر خدا اب چنده هني اكري وابيت ام همي وقت كي دعاء خدا تعالى بكين خدا تعالى المبوبرتن ومبغفرتن سهل خلتيك سهل تشتكي ما كريبا ما انجام دابا وتوبه هذا هي وتوبه رمضان هاتيا نفدار كرن محطاك بله بو هر انسانك خو زبرين چونك رب العالمين عز وجل من نتب عذاب دانا منينه وك بشر خدا تعالى الرحمن الرحيم يدي جهنم وبهشتاتي نتشكرن لي خديت فيت هميا بتبهشتي رب العالمين في بتبهشتي ورب العالمين الرحمن ورحيم وغفور وتواب وخدا تعالى نبت عبد يعني او سيده ام عبدين تجارة بنبت ما همي قبشت ما تشل ما بكت اصلا امتينا في دنياي بدا خازامه وأودي ما دفيت نبت همي آجالت ما أرزاق ما جارة ما يلدست رب العالمين ده بله قال إن ديجي رب العالمين محطات بمضانا أم خبز برين رمضان إكشوان محطتها رمضان دعات رب العالمين كتا هي وتوبة بمهمية ما مستبري أم بين سر هي رمضان وشوانية توبة كرنت هي رمضان ده جنهين يازده هي ويانجي يعني ثمانية همي بين غفراندن أم بين سر آياته بسم الله الرحمن الرحيم ومن لم يتوب فأولئك هم الظالمون يعني براستيجي في آيات دوسط تديار كرن أفي جنهات كت نظالمة لأفي توبة نكت أو ظالمة شو أفي تتبحث كن وكت تفسير القرآن بيروز ده توبة وقت رب العالمين بحث كتن أفي توبة نكت ظالمة أكرم بين بري خدين التوبة دو تشتت حرمازن بمديارت كتبه توبة لا يكبا كرب العالمين عز وجل قاسي بسلمانات كتن غازيت كتن شد بيشتا بسلمانات بيشتن وتوبوا الى الله جميعا ايها المؤمنون بله غازيك ابو كي بو مؤمنه خدان ايمانه بل قالن ديجي بالمقابل خدا تعالى هي فيو رجاك ده انسان گناهكار شي انسان او انسان ظالم او توبه نكت الخنزبرتن رب العالمين هندا جار دته وهندا مهلات دته وهندا محطات دته
محطة دي محطة خطبة بخطبة مثلا نويج بو نويجي مثلا رمضان برمضان موسم حجي يعني همي ويزگهن بو پاکش همي ويزگهن بو پاکش كنا بشري او انسان في فان ويزگاه خر دار باز ببيتن وتوبه نكت فعلا ظالمه ظلم النفس خود كد ظلم النفس خود كد بري اب خود بري خود نفس خود دتا اجر جهنمه بري خود در رب العالمين ولها قلت بو موحد او خدا ايمان دار قلت وتوبوا الى الله جميعا ايها المؤمنون لعلكم تفلحون يفلح بها ديت شو تشتي تفلح ديت توبه ديت تبع لا يكتب خدا تعالى هي فيو الرجايك ده هر انسانك که گناهکار مهما قلنا ها انسانی چند مظلوم بود بله ادی ما مستعمدی راستانه که بچکین ادی دهو که یعنی بکوجن مینای او بلتین کار سر عرضی با چشکشیم به هشت امه بچینه دهو که هفکار خوب مسعود محمدی ورگرین زانیاری زیادتر ادی بحثا او جو بابت که گریدای توبه کرنی و کاچا درگه توبه بو همیای فکریه ولی تماشاوان جمع بشوی که راستا خوب بچینه باجرد هوی که درجه هفکار مد مسعود محمد گل مدابه مسعود افدمت باش ادی جدا ج بابت پاشیوی و چوانیا پاشیف کرنیل دو که مدوید زیادتر افرو بحثا چوانیا دست سر کرنا بکوجه مینای بکی و آخفتنین خانواده مینای جی چنل سروی رودوانه کو پشتی لگریانا نهروجی باجر دو که تمامی پیزن اول کاریه و کامیرش بویت مسعود بله جوان بله دیارک و بریا نهروجان کچک سالک و شش مهیب ناو مینا مهوان الباجر دو که دمزمر هشتی شف برزد بیتو بسروشین بیتن لگریان بردامین پلیس پارزگاه دو که دو که سر نهر جانا با که بردام دیفچونه بو واباتیت کن لگریانت کن سرانجام بریا دامه که کم جالی ریوبریا پلیس پارزگاه دو که و کردستان 24 هات آگهدار کردن که طرم مینای هات یادیتن و بکوج مینای جهات یاد دست کردن نها از زاویتم اسنل ناو باجر دو که مجوانج برکو بکوج مینای و هر ساتر مینای لگند براش بو یعنی ریدام طریا پلیس دراوستان هاتو که پلیس گشت نویجی و گل من دا اف پلیسین که سر نهر جا پاوا که بردام لبکوج مینای گرن نهال گل من طایبتی جی لیوا تارخ که ریوبری پلیس پرزگاه دو که از این پرسار استویب کم جبرکو خلکی دو که همی و سر نه روزانه الجوان و مزگینی که افریقا به تراگاندن که بکوج مینای او کسین افتوانه برانبر مینای کی هاتن دست سر کردن کاک لیوا تارخ اگر تو بحث کی آیا ریدانا مینای کلیارک بو کشلای کسی که به پنقص ساعت کردن یا انجی بیشتر ریدانه که دا یعنی چوانیا به سروشین بونای و کشتنای بو تماشاگران آشکار کردی تا آماجه پیکر کو بری چند روزه که مینا در مال خود برزه بود و کو پلیسین چالاکین مدنی و پلیسین هاور هاتنه و کو برنامه هات بیدانان روزانه کو هر شوی روز حتی بگاوه کو لگریان بردوام بی هر واسه پلیسین نهلنا گنهباریه پلیسین مکافحه کو برنامه گدانا و لجنه درست کرد بو کم کرنا پیزاینا سروی ریدانه افریقا براستی کو پیزانی السپیده گشتما کو توانباره که آن کسی که گمان لهی هات دست سرکنش لای مکافحه و پشتی و کلین الگل هاتیا کرنه دام پیدان و توانه کریه کو اوی افزارو که هنی افکچه هنی بریا گنده براشه و الودر که یک کشتی ریدانه که دانه که کشتنی اوی اولی کری نخیر اوی کری ولی کری و جناب دادوری آماده بی و از الودر که بی موره و بری نهلنا گناه باری و اسمات و افسر همی ام چو بین جه ریدانه کو دا طرم مینای ببینین مخابنی و کو ما طرم کامل ندید ما هندک پرچه سریه و هندک تشدیم الودر که دیدن و پلیسین ادله جنائیه او حمید شوار گرتی و دنو که دبنا بو فحصو كاد تأكيد بكن صدل صديق أوا وهر وصابري چند روزه كاج پارچه كش لشه بيك هات يديتن أوجك البزيشكي داد و أوج ديت الروانا كرني بو أربيلي بو تأكيد كرنا كو مناي بله آماده بونا جناب دادوري أوي توانباري کدام پیدان کریه کو کریارانه کو افشانی توانبار کیه جوی چند خلک کی به توانبار خلک هر دیسا خلک گنده براشیه و هر نزیکی و منطقه المالوانا کچکا بریو یا پشتی اینا یودر که
یا بربرزه و انسان چلیگت یعنی هیچ آرمانجک به هبو کشتن آیانش بجین ناکوک یک ناو براوی بکوژی و مالبات مینای ده هبو یا نخیر هیچ چتشتک نابینی نبی وكو مديتي وكو ملقى الاخفتي وامد بينين وجناب دادباري وضباط او مديت طبيعيين افكار يعني كشين دروني هنا كسكنه نشم طبيعي بيجم كود كش دروني هنا بس وكو قلب اخوي اكيد وكو جيه چند سالي دار كسر خزاندار نخير خزاندارينا 26 سالي مال داويزا ونحسب نوطه و از بيجم وكو بو خلق خوي باريزگاه دو که کو براستی همی هاری کار بینن گلمم همی کریا هر ریدانا که پیدا وی آن بله براستی مجدد ام بو خلق خود یار بکین کو هر ریدانا که هوسا پله نکن استعجال نکن چونکی براستی گله گوت اینا گوت نو اوی رواندی و نزاک هندک مجموعه که بریو اینا گوت اینا کرنه از داخوازت کم الحمید وقت هاری کار بین الگلمه تایبت فیسبوک و پیچاده هندك قد إنك كرنيك وخلكي ما ترسنن أس خلكي خال دنيا دكم كو ريفابريا بوليسين باريس قاعدوا كيو قال همي دزقاين إمنا هي بشاف روجد كاري دبن بو بارسنا إمنا هي وهور ريدانا كا بيدابت أم بشاف روجد ديت كاري دبن وخدمتها خلكي خدا بين بو آشكرا كرنا هر تاوان باراكي هر كريالك أكربت دوباره تأكيدت كم كو خلق هاري كار بنو قد كا بلاغنا كن سر شوفي دانا لي طارق ريفابري بوليسين باريزگاد هو كي زور سپاس خلق دو كي بگمان شنازي بهوات كاتن كو هر توانا كاد بيتكرن جدايا و دمك گلك كم دات هتا آشکرا کردن و بکوش تینه دستگیر کردن. از خازم گل هنگ جوالاتیان باغ و امکان رول پلیس چات حال سنگیرن. اگر شکرم خواندک ولاتیل وره هنه ولاتین وره. کیت خازیتن باغ بیتن سر رول پلیس آور که توان تینه کردن پارزگاه دو که دمکی کلا که کند. سه دکانم که وره. توی باشی؟ بله حسابی من. بله. اما جین پارزگاه دو که گلک بجیم کمی توان تینه کردن. بس کردن آوان تواناش دانی دمکی کم دا زدار و برای پلیس پارزگاه دو که و تانباری تینه دست سر کردن. این رول پلیس چات حال سنگیرن. بار بکن چه بانه تکودن. و دست امنیت یعنی همین شواروجان خدمتا بیمنا دیدانه و گلت باشه جیو تقصیر شل خوش دانه کنه و گلت باشه و تحریز سر ملتی و به کردستان و گلت باشه. و هم صحبت چه همی آجید کنه. رفت بری پلیس جامعه جپنده کرد کلاس نه تکرن دما کرنا تاوانه کرد. کاری کردن خلکیت گل دزگین همینی چه آوا خودی گلت باش بون راستی خل اف دنگی خل اروپا یعنی خل اروپا جزانی بون بله خل کوریدوری بجدار بون گل جماعت المید دوی که بله آره والله بله از خازم گل ولاتیان باغ و منی زاتر بحث رول پلیس کن اشکرم خواره وره بله کی تو ولاتی کلم که وره بله ابرو که تمام بارن آن بيجين بكوجين ميناي هاتن دست سر کردن و کوالاتیه که پارزگاه دو که در چه یعنی بيجي پلیس کو بردام بن سرویر کی ام وک خلق باجر دو که زویتا هم گلک دست خوشیل ویرول پلیس برچاف کن تایبتی رو بر پلیس پارزگاه دو که لیوا حمید طارق لیوا طارق هم گلک دست خوشی بود که شب و روز ارک خوی پیروز دا ام دا همم بنوین ام دا همم بنوین و ام آرام بین ناف مالت خدا. بله زور سپاس. جوان داویه از زمان جوید چنده کم دیاره که اول نه روز بورین سر به سروشین بونا مینا کجا سالک و شش ماهی کل برداری مالا خواه یعنی وندا بو باب مینا ریش داره باب ویجی پلیس بو وکی لیوا طارق ما جپنده کرد که نها بکوجه مینا هاتی دست سر کرن دام پیدانم توانا خواه کری عروسا بجین دگه تا سزای خواه. بله. تمام میدی افکاری من مسعود محمد شویکی راستاخو لباجره دو که دیوان گلمه دو زور سپاس بود ایدی صبر و هدار بو مالا مینا ایدی مینا و کی ما گوتیش بلاتین که کاسر عرض باتیش که ششم بهشته ما مسا احسان امازدتر امی وی بابت خوب گریدینو یعنی هیلانه فکری درگه توبه بو هر کسی که گناهکار سر چه گناهی توبه تقبل کنش عالی خود و او بابت شوی زحمت تر جدی و تعالی یعنی چه سزا بوانه دانه اول بردام سر گناهیت خو اول جار دعا صبر هدارت کم بو دیکو بابت مینای دست خوشی خلک دهو که شرفمند کم زاروک و مزن و بچیک و جن همی راسیب جه سر بلندیه یعنی همی خمخورین مینای بون با مای نه روزانه همی خم گل بش بون گل خما باب مینای و دیکا مینای دا و دست خوشی که بسنور بو پلیسین
باجیر دهوکی و مکافحه و دزگاه امنی و آسایشه و خلق خوب پیش راست که اینجید بجنی مادم خدان خو آسایش و پلیس بین بشی وای شب و روش کار دکن امناهی بنون و هیچ تشتگنی نه داخلی کردستان دزگاه امناهی و آسایش و پلیس یه براوانیت کن و شب و روش متپارزن و اجدر وجی پیش مرگی قارمان متپارزد انشالله هیچ تشتگ نه تریدان وی ولاتی دا و هر تشتکی ها تریدان جیب زیترین وقت دهیت دست سرکرن و جه اسفی راستی زاروکه که بغال و غرس بلاتین که بحشتیه بیتن چه بری چه عقل چه انسانیت چه ضمیر تو چی وی زاروکه هنه اتکوجی و قد که ابا چه توانا که گلق مزنه یوی خوازین زیترین دم دادگاه کردستان اوید توانباری هنه سزایوی عادلانه بدته چینکه خود تعالی جی امر مدکتن ولکم فی القصاص حیات یا اولی الالباب مادام توانبار حتی دست سر کرن جیانا تنده دا قصاص بتا کرن ولکم فی القصاص حیات چینکه به بماوی چند روزان الدهو که ماغلیه خلق گلک ترسی زاروک نتوریم چنه بدرگاه و رمضان دا عالم بری نکب شبه ما به بدرگاه زاروک بگه ترسیان بو خلق که هید رواندنت کتبه درس قصه دل خلقی دا لو من جیان یا تندی دا قصاص بتور گرتن به چند دهنه دا بله ام بحثا وکری پیلان وکری یا درگاه توبه جالی خوده و پینه درگاه توبه سیدا درگاه توبه بس دو حالات دا گرتن بله درگاه توبه وکریه انسانی تواناوی چبتن درگاه توبه وکریه برانبر رب العالمین عز وجل اما حقوق الناس جی تشتكي دیکه چونکه توبه شروط خوی تین یعنی خودش عالی خوبه اوانا يعني عفوت كت باش يا نو بين مروفه ومروفه او توبه رب العالمين دو درجه توبه فاكرينا شاف روش فاكرينا بو انسان مثلا روجي قلنا بكاب شبيه توبه بكات شبيه قلنا بكاب روجي توبه بكتبه ودرجه بس دو حالات انا قلتن اي غرغره وقت انسان كتب سكرات من ندا دوام دمي روش اواي اتلتن هنگی اوجی توبه بله هنگی توبه نه قبول کردن اما وقتی توبه درگه توبه بکریه اما شروط توبه شروط خویتین اکشوان شروط توبه او حقوق تا العالم تا حق عالم خاری بدو گردن خوب بده آزاد کردن خلق تعفو بکات حتی رب العالمین تعفو بکات اکشوان حقوقا اکشوان شروطا تو وی حق يعني ادا بکی حق الناس بجنبی حق الناس نه تعفو کردن يعني الفيري هر کسکی مافی کسکی دی خربت دست بکی في دخازلی بونش کسی بکات بری دخازلی بونش خدا او دخازه چه کشتم بد چه مثلا بحث کرم بد چه غیبت کرم بد چه مال خارم بتن چه قطام بتن چه هر تشتكي بتن لازم گردن خوبی انسان بدت آزاد کردن حتى رب العالمين يعفو بكتبه تمام هيك الشروط رمضان التوبه تمام ايدي يعني الفيديو مايكي زادتر يعني بيجين حتى هندك ما مصين اينيجي يعني بيسي شو بسبب هندك كافر كانوا هندك وصات يعني دنا ناس كانوا او ناتشنا ناف بحشتي دا اف حقي هني هندك ما مستشاب خودن دبيرد تشتكي قالك مازنيها راستي ام اختام بري خود دينه هند انسان حقك ديدت اخو ما حقك قالك مازن دت اخو حكم كرين سر عالمي بس رب العالمين وحقي هاي بس رب العالمين او تشتي خود تعالى نشامد هاي هنجي او تشتي تو شي بيجي ابا كافره او خود تعالى قلتها مثلا خود تعالى قلتها ابا اما تو بتشي عالمك بيجي ابا بيتعشيه او ابا منافقه او ابا فلانه او ابا جهنميه او حقنا منه ونيتا ونكسك وكشم وك انسان وك بشر او حقنينا رب العالمين درجه الرحمه يذكريا خد تعالى بيجي تنقل يا عبادي الذين اسرفوا على انفسهم نقول يا ايها الذين امنوا نقول بجوان كسبت ايمان هاي انا بيت انسان كنت نبشكر بجا مصلينا قلت بيجا كي قلت قل يا عبادي الذين اسرفوا ابيت قال اسراف كريتشه على انفسهم لا تقنطوا من رحمه الله به بنبش رحمه الله تعالى ان الله يغفر الذنوب جميعا مصطبح شيء اسرافك كت حتى هرجنها السوره قد تريد ايات قد رب العالمين شمدت
دم بحث كشنيت كتن إنسانك كشنيت بكات إنسانك شركة بو خدي تعالى شيء بكات عذاب وادي دي كيرن عذاب وانا يا مازنا دي شنت جهنم دي أبدي بن ومضاعف بن يعني دي شنت جهنم دي مضاعف بن عذاب وانا قلت إلا كنا قلت إلا من تاب وآمن وعمل عملا صالحا يعني الوانا فأولئك حتى أبي تشترك جي كري توبة سر وانا جي حتى شوانا جي توبة درجة توبة فكري بهر إنسانك أم عبدين خدي تعالى هو أو خالق أو السيد يعني بروسيج الفيري تيجهشتنا كمهم في يا جرينك في فيري هبت خدي نفسه شيء كري يا قلنا حكارة كل بني آدم خطأ وخير الخطائين التوابون بله يعني مروف طبيعة إنسانية لابد دي خلت يكاد لابد دي خلت كيف تدخلت يدا ورب العالمين حشكيش إنسان يتكاد فيانا خدي تعالى بكيه إن الله يحب التوابون إن الله يحب التوابين ويحب المتطهرين كي مرد توبة دار خدي تعالى حاجة يتكاد إنسان كان قلنا هبتن حديثة كده في غنبر بيشت عليه السلام دام إنسان قلنا كده قلنا كده بيشتن يا ربي تبت إليك بله. رب العالمين دي غازي كتن بيشتن غازي ملائكة قال بيشتي عبد من قلنا هيك وطلبوا توبيش متكتن يعني عبد من ظاني بيقولنا هي از عفو كاز غفارم واس بيقولنا هي دي جرم جهه كتوبه نكات بيشت من تعفو كري عبد من جرى قد دي كيف تدخلتي دابا لابد طبيعتي بشري وصا دي كيف تدخلتي دابا جرى قد دي غازي كت يا ربي تبت اليك نجو سجارة قصد جرا جيبيتن بيشتن وقت سيشا جرا كويت كات خدي تعالى بيشتن جيت غازي كتن غازي ملائكه قد بيشتن يا ملائكه من عبد من مادام زانتن اس ربك غفور رحيم شبكة من عبدي خو أذاكر ومن عفوكر. بروستير دي منتني جوانن و سيدة الرحمة دلوفانيا إججار ومازن بجا مع الأسف دهبيني هندا جروبات هندا خلق كدهيتن أو إسلام هندا مازن أو همي دلوفاني همي رحم همي فيان همي محبات همي سلام دي برطنكتن اكلتو فيش لي نبي وتشدديه كتنو فلان كتنو دواكي من نبي تو فلان نبي يعني دبيني تشاربنج كسا جروبات ديال مزقفتي تشاربنج افكارن مزقفتي ده شنو مزقفتي بيغفا ابدي في تكفير كت ابدي هو في تافي ابا سلافي فينا كت ابا سلافي يبا شي اسلام نابع عزيزي من اسلام دين محبتي فيانيا خد تعالى فوق 7 سماوات درجه توبه ومقر فكري ورن توبه بكن ورن بجن يا ربي تبت اليك ايش نيجو ابي الخد جرين وابي نا ابنا بدشت جهنم بدشت ابي اهل جهنم ابا فلان يعني رب العالمين عز وجل او تشتي خد تعالى الضنا يبوما بيت ام ديفي بتشين وفيان ومحبت جي في بوما بيت دابا تشينكي فيان خد تعالى بوم رو توبه دار جلا قمصنا پیغمبر عليه الصلاه والسلام بوما تنيتن بحث كدن بيشتن تجبيد كتب تشبه بيشتن ظلامك يچو السفركي السفر ويدا آب وي خارن وي هميل سبشتا دواري ويا الصحراء كده او صراحه صحراء جا مقطوعه يعني ريق من الجتينا بيجي جوفا كده هنجي بيني دوار لي وقت يا هندي كتهور وديف دواري برزبله به بيت داره كده بيني تن الصحراء ده چیز بن سیبرا و داره برسی تینی خود ليش كتن كان يمرندي جهتي كسبريني نه خبر خوب انت بيشتن في حالتي ده نفستي قبل كي تشوف خوبات كات دوار الهندوه السري والدوار خود چماندی برای خودت آواوی خارناوی سبشتا دواری بیشتر کاف مروت چند کیفاوی تید وقتی به خارنه و آوی و دواری بینیتن و دیگه تقوین آقا خلاص بونه نجاته بله دی خلد بد دی بیشتن یا ربی دی قازی کش کیف دا یا ربی انت عبدی وانا ربک حاشا یا ربی تو عبدی منی و اسرا بته بیش چند کیفاوی هات بیشت کیفا خود تعالی گله شو كيف في دواري هاتو خارنوا كيف رب العالمين قالك بتروي عبديتت ابي غازيت كد بشت يا ربي تبت اليك توبه ابراستي يعني هند هات بحث كانت نوفا بربرين قرآن بيروز دا ونوفا فرمون پیغمبر صلی الله علیه و دا بشكل قالك گرنگه کو خود بو مروفي دانه مروف وگرته ولای خوده بحثا لیبوریش هفدو يعني وك بشكل مثلا كاتشا خوده ما عفوت كت امجي كدو عفو كين او تشاوات اسلام ده بيشتن مثلا حتى حقوق الناس مثلا من حقك الساتهي مش رجع قيامته اغتاف مروفه هدو چند بحشت ده رب العالمين دي بره غازي في مروفه كتن افيكو حق ديني يعني افيكو حق مالي مثلا من مالتي خاري يعني من تعداك قالتاكري دي رب العالمين تابتن دي نشادات قصرك قال اقام مظن
ناف بحشت ده ناف بحشت هكا تجدل توبه كنا بين اخو خدي صافي كربت بله خدي تعالى جدي الويري ولا كتكو استا عذابك تجي حق من حق تلسر منها حق تلسر منها ولتكت انتو من ازاكي دا خدي تعالى منو تهتكا داخلي بحشت بكت هكا متشان توبه كربت متشان توبه كنا بين منو خدي تعالى دا بس من حق تيسر لازمه خدي تعالى وي حقش مو بسنين بدي شي كدي قصرك ما ظني بقى بحشت نشدت بله دي بيجي يا ربي بقصرك يا خذي مزال بقصرك يا رب العالمين دي بيجي تتاوى قصرتها شو يا رب يوم بس بشرط يا تيا بشرطك تو براي خو عفوكي سروي مظلمه ويل تاكيل الدنيا دا وقت تا قلتي من ازاكر يا ربي رب العالمين دي بيجي تدهرها او يا تا وبيروزتها وهردو سركفتي سركفتي رب العالمين او الرزاق رب العالمين او الرحمن رب العالمين او الرحيم يعني جي اسف يا قال جرى برادرك هي مثلا نيسان هيدي بيجيتن سيد الله از نبيجي ناكم از روجي ناگرم بس دل من باقش ما بود شدی کم نبیجی بله از بیج می بلا باشه تو نبیجی ناکی مانه دلته باقشه دست داد خوش اول جا و فعلك پیروز دفته دلته باقشه و افعال خراب باشه نیت صافیه بله باشه اگر بگویم مازنک رئیسک وزیرک گازی تب کرد بیشتر توره یا فلان کس از دهنده سیاره دمته از دهنده قصر دمته قصر که دمته و اب آخر مدل سیاره بوده و گینی که پارا بوده و بله هندی تو وی مروی ببینی وی مزنی ببینی تو نه دست خود هستینگی خوب بیجی قربان از بنی بله چه بیشتر تو فرمانای بجناینی بله تمام فافرب بهنه اب چوبه دائما اگر بگو به خود تعالی چوبش ما بستنی بیشتر من از ده سیاره دمته دی قبیل کم دست من بیشتر من ده سقط کم ده ولا دمته دی قبیل کم نه فاذا رب العالمين اف كلامه هم 100 قال كرن هذا ما ربنا محتاج عندي اسري خوب بضان معردي وبتشمس سجدي بشم يا ربي تبت اليك ايش هرفع لك يا ربي تبت اليك والزفر مرتبه والزفر بلف وعبادة التأمر من بكري كنت من نبيجبك روجيه بقرا زكاه بتا حجبك اوان اركان الاسلام بجه بينم يا ربي تلم الرازي بيابا هيك وقت توفيت كي خدا تعالى جدي بيشتا لبيك عبدي لبيك عبدي اكجار تو غازي خدي بك غازي خدي بك واقرب ما يكون العبد الى الله وهو ساجد نزكترين جيجي سجده تمام وتشافيدا پیغمبر بيجي عليه الصلاه والسلام ديمايكا شافي بشكا ديمايك شافي رب العالمين عزته وجلالته تخو تدع عثمانيكي وغازي كتن بيشت ازم ملك كده خازكيا ورن طلبش ما بكن في توبه بكي ولا طلبش ما بك تمام رزق تدفيت طلبش ما بك نجاحات تدفيت طلبش ما بك دبدمته ام جي بيجيني خنا بخيل كاين ام خنا مظلم بكاين ام تشيني برام رب العالمين ام عبدك الذليلين او خده ام همي عبد الذليلين برام رب العالمين وام همي گناهكارين يدي زيادتر امي بحثا هي رمضان كين او روجي گرتن و كرنا تراويح و كتشوب كين وزديك بو توبه كرنا وگرام بو جام خدي لي امد لسبك برف هفكارين ماتشين هولير و كركوكي وزادتر می بابت و صحبت خو بردام کن بله تماشاگران جدی پاشیف و 15 بردام که و امی بشوی که راستا خو دو افکارن خو ارگیرین افکار ما که هیرو مولودیش هولیری یک جگوندن دورو بر هولیری دیال ماده او سوران کامران جیدش کرکو که بشوی که راستا خود دیال ماده دست پی ام بچینه کرکو که سوران کامران افزه متباش سوران ایدی اگر بحثا کشو هوای افرو یه پاشیف و 15 نوا کرکو که داب کی دیر شپرزگری کن سیاسی زیادتر بحثا پاشیف چوانیا خارنا پاشی و فتاره و براندنا دم رمضان بکیت نوا کرکوکه دا و کامیرا و مایک شبویتا سوران بله هەڵبەت ئێستاەمە لە بابڵین بازاری عەرەفەین و ئەم بازارێکە ئەمساڵ بەجیاواز لە هەموو ساڵەکانی دیکە ساڵانی ڕابردوو تا کاتژمێر 12 شەو کات بووی تر هاوڵاتیان دەچوونە ماڵەوە و بازاڕیان چۆڵ دەکرد بەڵام ئەمساڵ بەهۆی جێگیربوونی هێزە ئەمنیەکان و پاراستنی ئەمنیەتی ناوشار و جێگیربوونی هێزی پێشمەرگە لە سنوورەکاندا هاوڵاتیان تا درنگانی شەو لە بازاردا بن هەڵبەت ئێستا ئەمە لەم شوێنەی کە وەستاین کەمێک بەر لە ئێستا با بڵێن هەر لێرە هێزە ئەمنیەکان با بڵێن چەند بازگەیشی گەڕۆکیان داناوە و پشکنین بۆ ئەو ئۆتۆمبیلانەکەن کە با بڵێن گومانلێکراو بە یاخود زانیاریان هەبێت لەسەری هەڵبەت منەمەوێت زانیاری لە بەڕێز فەرهاد حەمەعەلی وەرگرن نەقیب فەرهاد حەمەعەلی بەرپرسی ڕاگەاندنی ئاسایش لە کەرکووک
کاک فەراد ئەم جموجۆڵی ئێوە دەستان پێ کردووە مەبەستتان چییە ئامان چییە لە پشتەوە؟ بەڵێ مەبەست لەمە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانە لە شەوانی ڕەمەزانی پیرۆزدا و دابینکردنی هێمنی و ئارامیە بۆ تەواوی پێکاتەکانی شاری کەرکووک بەبێت جیاوازی دیارە لەسەر بڕیاری بەڕێز بەڕێبەری ئاسایشی کەرکووک بە هەماهەنگی لەگەڵ دەستگا ئەمنەکانی تر لە زۆربەی کوچە و کۆڵان و شەقام و شوێنەگەشتەکانی شاری کەرکووک هێزەکانمان بڵاوە پێ کردووە بە تایبەتە و بازاڕانەی کە هاوڵاتیان شەوانە زۆر ڕووی تێدەکەن و قەڵەباڵغیەک و جەنجاڵیەکی زۆری پێوە دیارە هەروەها کافتریا و قاوەخانە و ئەو شوێنانەی کە یاری سینوزەر فیلێ دەکرێت هەروەها مزگەوتەکان لە کاتی نوێژی تەراویحدا توانیمانە بە شێوەیەکی باش بیپارێزین ڕۆڵتان لە گەڕەکە کوردەکانە بۆ یعنی زیاتر ناوچە کوردەکان زۆر ڕۆڵتان تا بووە ئەمە چییانوە کار لە هەموو شوێنێکی کەرکووک ڕۆڵمان هەیە ئەتوانن شەوانە سەردانی ڕێگای بەغدا بکەن شەقامی قودس بازاڕی دۆمیز لە ئەکاوە بە ئەوانە باشووری کەرکووکن گەڕێکی واستی ئەتوانن خۆتان سەردانی کەن و ئەو حاڵەتە بینن کە کارمەندانی ئێمە لە هەموو ئەو بازاڕانەش وجودیان هەیە و ئێمە وەک باسم کرد لە شەقام مەسەرچەکانی کەرکووکیشدا بازگەی کاتیمان داناوە بۆ هەر ئۆتۆ بەڵێ ئەم هاوڵاتیان چۆنە متعاونە لەگەڵتانە هاوکات ئێمە زۆر سپاسی هاوڵاتیانی شاری کەرکووک دەکەین کە هەموو کاتێ هەماهەنگیەکی تەواویان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتیمان بەڕێوەبەرایەتی ئاسایشی کەرکووک و هەر کارێکی نامۆ دەبینن یاخود گوماناوی دەبینن دەست بەجێ هێزەکانمان ئاگادار دەکەنەوە زۆر سپاسیانەکەین کامە بۆ هەموو لایەک دەبێت تەمایی ئەوەی کە ئارامێکی باش بۆ شاری کەرکووک دابین بکرێ وەکوتم لە شەقامە سەرچەکانیش بازگەی کاتیمانێ هەر ئۆتۆمبیلێکیش ئەم شەقامیان شێکە لە شەقامە قەرەباڵغەکان شەوانی ڕۆمەزان بەڵێ بازگەی گەڕدانە لە شەقامە بەڵێ هەموو شەقامە یاری پێشوەختان هەیە لەسەرەوە بەڵێ ئێمە زانیاری پێشوەختمان هەیە و ناومان لە کۆمەڵی تیرۆریست کۆمەڵە گومان لێکراوانەی پێشتر کاری تیرۆریسیان ئەنجامدا و هەندێکیان بە مادەی چواری تیرۆر داواکراون لەلایەن دادگاکانەوە و خەڵک هەر ئۆتۆمبیلێکیش کە جێی گومان بێبی بینە ناو شاری کەرکووکدا لەلایەن ئەو بازگانەمانەوە دەستی بەسەرا دەگیرێەوە لێکۆڵنەوە لەگە شۆفێرەکەیدا دەکرێت و وەک وتم بە هەماهەنگی لەگەڵ دەستگا ئەمنیەکانی شاری کەرکووک توانیمانە ئەمنیەتێکی باش بپارێزین زۆر خۆشحاڵیشین بەوەی کە ئێستا دەبینین هاوڵاتیانی شاری کەرکووک جیاواز لە ساڵانی ڕابردوو تا درەنگانێکی شەو دەمێننەوە بە ئارامی شەوانی ڕەمەزان بەڕێ دەکەن دێنە دەرەوە دوێنە شوێنە گشتەکان هاوشێوەی شارەکانی هەرێمی کوردستان وەکو هەولێر و سلێمانی دۆک هەولێری کەرکووک لەگەڵ هاوڵاتیانەوە توێژە بەڵێ زۆر ئاساییە بەڵام هاوڵاتیانە ئەگەر یەک دقەیەک ئێوە ڕۆڵی دەستگامنەکان چۆنە بینن لە پاراسی كزردي ناس زور زانم كردي وش اللي يحسب بالعربي بالعربي عن شنو يعني شنو يعني دور القوات الأمنية في حفظ الأمان في كركوك بين مكونات الكركوك والله ما شاء الله موفرين الامان في أي سوق تولم بازار يعني ما السوق امان ما بي اي شيء ايه ئەوێستا یعنیەکێکە لە وڵاتێکە لە نەتۆی عەرب بەڵێ ئێمە هەر هاوڵاتیەک دەتوان پرسیاری لێ بکەن چکایەوەی قسانەی ئێمە دەیکەین پێم وایە واقعی کەرکووکە ئێستا دەستگا ئەمنیەکان بە تابێت بە ڕێبەرایەتی ئاسایشی کەرکووک لەگەڵ دەستگا ئەمنیەکانی تریشا توانیمانە ئەمنیەتێکی باش شکر بەخوا بۆ تەواوی هاوڵاتیان فراهەم بکەین کە لە سایەی ئەو ئارامیەوە ئێستا دەژین دۆ دەمەوێت ئەوەش باسکەم کە دوای پاراستنی سنووری باشووری کەرکووک لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە یانێشێکە لەو پرسیارانی کە لە زەهنم بوو یانی دەمێت لێت بپرسم ئێستا دوای پاراستنی سنوورەکان لەلایەن هێزی پێشمەرگەوە ئێستا کردەوە تیرۆریستەکان تا ڕادەیەکی باش کەمەوە بووە ئەمە دوو دیوی هەیە وەک دەوترێ دیوێکیانەوە کە پێشمەرگە لە سنوورەکە جێگیر بۆ دیویانش ڕۆڵی ئێوە بەڵێ وەکوتم پێشتر کە کەرکووک بەدەست بە تایبەت سنووری پارێزگای کەرکووک لەلایەن سوپای عێراقەوە دەپارێزرا فراغێکی ئەمنی زۆر بەدی دەکرا لە کەرکووک ڕۆژانە ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرا و تیرۆریستی خۆکوش لە حەویجە و زاب و ڕەشاد و ڕاضەوە دەهاتە کەرکووک هاوڵاتیانی سیڤیلی دەکرد ئامانج دەستگامنیەکانی دەکرد ئامانج و ترس و دڵە ڕاوچەی خست بۆ ناخی دانیشتوانی شاری کەرکووکەوە نەیان دەتوانی بەم ئارامەیە ئێستا بژێن بەڵام خۆشبەختانە هێزی پێشمەرگەی کوردستان دوایەوەی کۆنتترۆلی ئەو سنوورانەی کرد ئێستا بە شێوەیەکی زۆر باش توانێتی بیپارێزێ پێشمەرگە زۆر قارەمانانە لەو سنوورانە دیفاعی کرد ئەوان لە سەنگەرە ئێمە ژە ناو شاری کەرکووکدا بە هەموو لایەک توانیمانە ئارامی بۆ شاری کەرکووک دابین بکەین زۆر سپاس دەکەم بۆ بۆرە بەم شەوە لە کاتمان کرد دەست خۆش بێت دەمێت سپاسشی بکەم کە بەم شەوە لە کاتمان کرد هەڵبەت وەک گوێتان لێبوو لە بەڕێوەبەری ڕاگەاندنی ئاسایشی کەرکووک
ئاماژەی بۆ کرد کە ئێستا دەستگامیەکان لە ناو شاری کەرکووکە هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بە تایبەتی لە شەوانی ڕەمەزاندا بۆ پاراستنی گیان و ماڵی هاوڵاتیان و باسی لەوەش کرد کە دوای جێگیربوونی هێزی پێشمەرگە لە سنوورەکان بە تایبەت سنووری کەرکووک ئێستا کردەوە تیرۆریستەکان زۆر کەم بۆتەوە تا ڕادەیە کە توانی بڵی نەماوە چکە لە ناو شاردا هێزە ئەمنیەکان سەرقاڵی با بڵێن پوچەڵکردنەوەی پلانی تیرۆریستانن کە بەردەوام لە هەوڵن بەوەی کە باری ئاسایشی شارەکە تێک بدەن و لە دەرەوە شێزەکانی پێشمەرگە بەڵێ بەردەوامن لە پاراستنی سنووری کەرکووک بەڵێ منەگەڕێم وڵاتان. شيء راستا خوت نوا كركوك دا جادين كركوك دي هزن اولهيه جي بردام البارسنا اولهيه كركوك جمينا دهوك وهولير وسليماني وكي دي بوليس جيناما جابوي وكي كري دي بيا كي كو بردام السر بارسنا اولهيه با جار كركوك وهمي كردستان زور سولتا سوران امش كركوك برف هولير وبچنو الهولير جي يه گوندي برديانا گوره دي افكار ما هيرو مولودي بشي كي راستا خود گلما دا بهيرو افدام تباش ادي تشتي خوش الجوندا او کو پاشی و فتارین وان نوی کی ناو باجه رادنه چون که هم کش هوا خوشتره هم پیوندی کمالاتی زیاتر خوشتره چون که گوند بچیکترنش باجه را ادی کامیراش بویته هیر و بحثا پاشی و بکت ناوا گونده بردیانا گوره دا و چند دقیقه بلا کامیرا و شاشش بویته بەڵێ ئەو کاتت باش ژوان پاشەوی سەرجەم بینەرانیش باش بەر لە هەموو شتێ باسی تۆبەتان کرد لەگەڵ مامۆستادا من لەوانەیە وام لێ بێت تۆبە بکەم و نەیەمەوە ناو شار چونکە کەشوهەوای گوند زۆر خۆشە کە جیاواز زارۆک ئاماژەت پێکە کەشوهاوەکەی فێنکە لە چاوشار ئەو پاکوخاوێنەی کە لە ناو گوندەها بێگومان لە ناو شارە کەمتر بەدی دەگە هەرچەند گوندەکان ئێستا و شاری لە هاتوێت جیاوازێک نییە ئێمە لە گوندی بربیانی گەورەین ئەمشەو بۆ پاشە و هاتوونەتە ئێرە و لەم گوندەدا کە 27 کیلومتر لە شاری هەولێرەوە دوورە جێگای ئاماژەشە کە بڵین کە ئەم گوندە کە نزیکەی 600 خێزانی تێدایە ئەم 600 خێزانە هەموو خزم و کەس و ئەتوانین بڵین کە لە یەک هۆزن پێکەوە لێرە نیشتە جێن ئەمە دەچمە ناو ئەو بەڕێزانە کە لێرن لەلایەکۆ دەبینی لێرە یاری دەکەن هەڵبەتەمە ئەم یاری هەموو شێوێ بەردەوامە بەڵام ئەم شەوە بۆ بەرنامە پرۆگرامی ئێمە هاتوونەتە ناو حەوشەکە و بۆی کە پەیوەندەکانیش پتەوتر بێتەوە دەچینە لای بەڕێزی ئەم گوندا یاخوب بڵین گەورەی ئەم خێزانە بەڕێز کاک محەممەد هەرکی ئەو کاتتان باش سڵاو لە هەموو لایەک نارچەند پێشتر سڵاومان کردبوو باشی کاک محەممەد بەخێر بێسەر هەربژی کاک محەممەد ئەو جیاوازیانت چێکی ئێستا لە ناو گوندا دەبینرێت لە چاو ڕابردوودا گوند و شار ئێستا هیچ جیاوازێکی ئەو توی نەماوە بزانم بەس لە ڕابردوودا چۆن پێشێکی بەخێر بێ بەخێر هاتنی کەناڵی کوردستان بسیار دەکەین زۆر بەخێر بین جیاوازی ئێستا لەگە پێشان فەرقی زۆرە جاران ئەو کارەبایان نەبوو فانوسێک بێستا لەبە فانوسی دادە نیشتینش پاشێویان دروست دەکەین یان ناوسێر بوو یان ناسکەنان بوو شتێکی وهایان دروست دەکرد پەنیری دەیان خۆت ئێستا ئەوە کارە بە خوانیە یعنی وەسعەکە زۆر ئێستا لەگە پێش جیاوازێکی زۆر هەیە جاو خواردنانێک کە بۆ پاشە و زیاتر بەکاریدێن لە ناو گوندا چیە ئێستا وەکو مەقسەد دەبینە مەخفرنی هەیە نانی فڕنی دەبێژن مەسە پەنیرە ژاژیە ماستە ئەو تشتانە بەکاردەئینن ئێستا ینی خواردنەکە بۆ پاشێ ئێوەکو گەورەی ئەو عیلەوەکو خێزانە تا چەندە هۆکارم بووی کە ئەم پەیوەندیانە تونند و تۆڵتر بێ بەردەوام پێکەوە دابنیشن بە تایبەتی لە شوانی ڕەمەزان هەڵبەت شوانی زستانیش دادەنیشەوە نیە بەێ تاعاان شەوانی زستانیش ئێستا مەقسەد کە هێواران بانگیان خوارد لە جێگایەک خڕ دەبنەوە جەماعات کۆ دەبنەوەجا ئەوی لۆخۆ گەمەکی بکە یا ئەوی شتێکی دروستکە بخۆن هەتا وەختی پاشوی هەتا پاشی دەخۆن کە پاشیویان خوارد هەل دەستن نوێژی خۆ دەکەن ئەوجا دەنون یان ئیسراحەت دەکەن ئەوی ئیشە دەستە سەر ئیشی خۆی ئەوە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد هەرکی کە لەگەڵمانە بوو هەڵبەت ژوان ئیش و ئەرکی ژنان لە ناو گوندا زۆر قورسترا بە تایبەتی لە ڕۆژانی ڕەمەزانیش بۆ سازکردنی پاشێ و بۆ سازکردنی فتاری زۆر قورسا ئەمانە ئەم خانمە بەڕێزانن کە لە ناو عیلەکە و لە ناو خێزانەکەدان بەڵام هیچیان حەز ناکەن کە قسە بکەم منیش پێم خۆش بوو کە قسە بکەم بەڵام بەداخەوە ئەوە حەزیان لێ ئێسمە لە یاریەکە لەگەڵ ئەو بەڕێزانە ئەمە یاریەکەەوە بزانم لە زۆربەی دێهات و شارەکانی کوردستانە ئەکرێت بە شێوەی زۆر جیاواز هەندێکیان بە چەفیە هەندێکیان بە کڵاو هەندێکیان بە گۆرەویە ئەمە وە بزانم بە چەفیە دەیکەن لێرە ئێستا با بچمێکێکیان بدوێنم با بزانم کە ئەم یاریە هەموو شوێ بەردەوام من باشی
سلامت بی بخیر بین سور سپاس هەر بژی هەموو شێ ئەم یاریە دەکەن یا تەنها شەوانی ڕەمەزانەمە چۆنە باسی ئەم یاریما بوو کە دوو کەس دانیشتون باڵێ ئەو گەمە کە پێدرن گول دەست ماڵانەی لە بابا پیرەمان بۆمە ماوەتە تایبەتە بە ڕەمەزان یعنی شەوانی ڕەمەزان کە کودە بینەوە لە ماڵێکیان هەر شوێنێک بیتر گەمە بکرێتن گول دەست ماڵانەی دەکرێت زۆر گەمەی تریش هەنە بەڵام ئەو گەمە تایبەتە لە بابا پیران بۆمە ماوەتەوە ئەوە دۆڕا و براوەشی تێداون ێستا بردیەوەی باڵێ ئەوەی کە دەیباتەوە چی لەوەی دیکە وەردەگرێت وڵی ترەوە دەگەڕێتەوە ینی داوەتکاریە ئیتر شەرتانەیە کێ نابینمان ئەوی باتەوە ئەوی بدۆڕێنی ئەوی تر داوت دەکە دەی زۆر باش بە هیوای سەرکەوتنی وادارن کە تۆ بیبیتەوە بۆی کە داوەتت کەم بۆ سبەی ئیفتار با بچینە لای ئەم بەڕێزانش کە دۆمینە دەکەن لێرەدا بینە ئەوێ ئێمە دێنە ئەو لە بابزانی کە جیاوازی دۆمینەی گوند لەگەڵ شارە لە چیدایە والله دومینە هەر دۆمینە ما جیاواز چی دەبی وەبزانم ئەوەی کە لەسەری دادنە جیاواز نییە بەرێ وڵات جیاوازێکی هەیە لە شار فەرقە لەگەێت چونکە ئێستا فەرشی نانکردن شتی وایە مە لەسەر دومینە لەسەر دەکەین بەس لە شاران عنی مێز شتی وادانرندێ شوانی ڕەمەزان چۆن بەسەر دەبن واللهی ئیدیت باو شتانە خەریکی زیاتر پەیوەندەکانتان چۆنە ئێوەم گوندە وەک مزام ئەوەندەی ئاگادارمی هەموو خزم و کەسم پێکەوە پەیوەندەکانتان چۆن ئەم خزم و کەساتێ زیاتر بە هاتوچۆکردنە سەردانیکردنە پێکۆدانیشتنە والله ینی ئێستا ئەو شەو لە ماڵی من ینی لەوانەیە شەوێکی دەبستنی ماڵێکی تر ینی ئەوها کۆ ببینەوە دەوی خۆمان بگۆڕین ڕۆژەکە ینی هەر بە ڕۆژی و بە ڕۆژەکەی خەریکی شەوەکەش بۆ خۆمانە دانیشتەوەکەی بەڕێ دەکەین بابزانانی ئەم بەڕێزە باسی تایبەتمەندی گوندەکەمان بۆ کە چ شتێکی تایبەتمەندی هەیە ئەم گوندە ئێوە شتێکی تایبەتمەندی هەیە وابزانم تۆ وەڵامەکە باشتر شتێکی تایبەتمەند وڵای شتی تایبەتمەند ینی جەوی ئێرە فەرق هەیە لەگەری شار چونکە ئێرە جەوەکەی هادێتر و خۆشتر ینی عنی هەر جەوی ینی کەشوهەوەکەی زۆر فەرقە لەگەر شار بەس ئێرە ینی زۆر بە من کراوەترە باشە زۆر سپاس بۆ بەڕێزە هیوای سەرکەوتن بۆ ئێوە لە یاریەکەتان بەڵێ ژوان ئەوەی کە بینیتان بنەماڵەی بەڕێزی محەممەد هەرکی بوو کە لە گوندی بربیانی گەورە ئەو شەو میوانداری تیمی کوردستان 24 کردو ئێمەش بە جۆرەی پێویست توانیمان هەندێشتر لەم گوندە بگوازینەوە بۆی کە خەڵکی بە گوندەکە ئاشنا بێت و بێ پیان بناسێنی کە گوندێکی وەها هەیە کە هەموو خزم و کەسم پێکەوە جیا لە بربیانی گەورە بربیانی بچووکیشە ئاماژیان پێکە ئەو گوندەش هەروە پێکەوە خزم و کەس من دەگەڕمە لای تۆ ژوان هەفکارامە هێرو مەولودی تو بشوەیەکی ڕاستەوخۆ ji gundê berbiyana gewre tu gelma da bendî fîjeyê rojê bêt biçine berbiyana biçîk jî zor spas te hêrû teldestpêkê behsa tûbeka can kir li bajêrê tu tûbekî biçe gunda lê nu kem modêlek yenê derketê zdir yenê li bajêra jî xelkî xanî hene li gunda jî xanî avatînê dîl dema bihêvedana çine gunda û jiyaneka xweş nava keşwayekê xweş dadborînin keşwayekê xweş jî li wêrê bî daxwaza paşîveka xweş bû xelkê gundî û xwedê rojî nûvêjin wan jî qebil ke بله ما مستحسن ام دابینه سر هیوا رمضان وکی ویزگه کا یعنی پیروز کو خدای مازن بو بندت خدانای کو توبه بکن تیدا او گناهین 11 هیوا هندک جراجی ین تمنی همیه بین غفراندن رمضان خزینه کا اکجار مازنه اب خزینه شواوه خیر و برکت رجاوه خیر و برکت همی خیر و برکت کا گله گله اکجار مازنه هر وقت شاف پیغمبری گفت علیه السلام من صام رمضان ایمانا و احتسابا غفر له ما تقدم من ذنبه بس روجيه بيجرا روجيه ببا ايمانا واحتسابا يعني باوريتا بفي روجيه هبت كوابا فرضيات خد تعالى ده سردا ها باوريتا بها بتن يعني هذا ايمانه رمضان ايمانا واحتسابا ابا شرط روجيه ودب خب اجر حساب كل دب رب العالمين كوابا اجر قدرته هنك غفر له ما تقدم من ذنبه تشند قلنا حبن في رمضان ده مصدرين ويزقها توبيه خد تعالى دي قلنا حتى خرا غفرين يعني ما مستحكي امو صبدانين كابرا كب 80 سال بت بله وتصالة چلي ده جهشت رمضان كي ورمضان اخو ايمانا واحتسابا قرت خلاص رب العالمين حميد تشتكي ديري بولت او سيو الناس صالو او بجاو 40 صاله قشت نزكي 40 صالو مثلا كيم بروجيكا يعني 6 صاله يك روجي نيفيش ناكره یک روزی سری خوب ندانه عبدی برب العالمین روزی نگرته وگش خودینینه بس في رمضان ده اجدل ايمانا واحتسابا روزي جرتم باوري في روزيه يا رب يا فرزيادته انتصل مش خبري يا رب يا هورت كما تم بغفر واستوببكم رب العالمين دي خير اللي غفرينيتن حاول هندس صالد عمري خرد اللي بورينيتن بل ابا
فرصه که خود تعالی همه میخسنت دا گلک انسان مراد وان بو رمضان بچوی توبه بکن گودی خویلا گودی با افصال احتمال افصال مرینه مقبره دا مانه بله افصال خود تعالی امر نساق ما ضمانین آیا صلاه بد من آن افصال دا بت ام توبه بکن در رب العالمین بل بر برکات در رمضان بخیر ابا وقروش وقت شبشی پیغمبری گوتی من قام رمضان ایمانا واحتسابا ديسا نبى الصوم قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه يعني أو نبيج الشبه أو أن تراويحا أو أن تهجدا أبا أمر خد تعالى يلسر بباريو بهاي أمر پیغمبر بهاي عليه الصلاة والسلام لو أزد بك أجرب من دف خد تعالى ديتانيفيسين هنجي أويجي رب العالمين غفر له ما تقدم من ذنبه حندي قلنا هتهبن خد تعالى دخرل تبوريني تبع الفيري عندك مسلمان دبيجن باش تمام ايدي مع رمضان اخو جرد للبشتي رمضان برزجريك هري وكي بري افا تشو حساب الدف خدي وتشو يعني اف كتاب حسابات جنابته انسان شروط التوبه او اكشفان شروطها جي كمروف نزر التوبه دام توبت كم يا ربي از نازر ما توبه نصوحه ام بحث توبه نصوحه عزمك السرخو بيدا كم عزمك الدخو بيدا كم اس ايدي نظر ما بيقولنا هبه اس ايدي نظر ما خلت يبه طبيعتي بشري أو هر زبريتن لابد يعني هند جارد إنسان كتت خلت يدا بلين من نقطة توبة كم جدل بجم يا ربي أنا زبر ما بعد عزمه كي بيدا كم هكر الزبريم جرا قدي غازي خدي بكم جرا قدي خدي جدل من غفري تبع نكو هم خلاص مثلا إيكي رمضان الروجي جيتنو نفيش كيرنو بيش رمضان هلا نبا خلاص يعني أهل جهنم خلاص نا جرا قدي غازي خدي بكتبه هندي من النجاشتي يان روش آوای نهلاتی هندی گازی خود بکت رب العالمین جی ابد بعاجز نابتن احتمال بشری که وک انسان طبیعت بشری مروفه که مزنه که هندی دو درگی قطعی پتر بچی هدف احتمال پترش تعاجز بیتو عاجز بیتو غضب چیتن بس هر رو تتبع درگی من بس رب العالمین حاشا رب العالمین هنگی عاجز بد دمتو درگی هوی نقطی اكيد داخازه تو بجينك اكيد داخازه لنك هنگي عاجز بد كيف خودت هندي دو درگی ما بس ما وقتك كيمي ما بس حس كم فيري بحث عبادتك يبكين كو بندن خودي بكن كو زيادتر تبانا بتقبل كرن چه عبادتك هيش بلي روجي ونفيج وتراويح اخلاق سرپشکی هر تشتکیه بله انسان روشتکی جوان دفخو پیدا بکت اسلام روشته بله واسلام روشتي بلاف بول همي دنيا ايدا هذه الروش بري هر تشتكي بري هر تشتكي تمام اسلام نب شيري بلاف بويا شوى اندونيسيا وماليزيا الدنيا افريقيا وليجيريا بله اسلام اخلاق وروشتي تجاره بسلمانه شوي جهي ابروكاجي افان داعشا هاتي تشراوش نينا لو ماني بظلمت كان هم عم بيجي كرد كرمانجي الروش بري هر تشتكي هر تشتكي لو ماني ابروكا قلقه مهمه ام روشتك ايجار مازن خو پیدا بکین دا عبادت مجی قبل بیتن هدی وقتی ما هند هبیان بدینه توری آینی زور سپاس تمام مامستا احسان ریکانی کوتش دهو که زحمت کشی تو بیا مهوان مل حولی را پایتخت والجم زگفتاج الخیات ما بحثا توبه کنی کرد زور سپاس بوده زور سپاس با مشگاری انت وقت نشرین زور سپاس بوده هر صحت و خوش بود خود نویجی و قبل کرد زور بخوش حال و سرکفتی بله تماشا نجا برنامه پاشیف برداند که میبینه ساعت 2 داله بری ساعت 2 دست بکنه میوی جاری چنه کرتا غزه و فلسطینی ام بحثا پرزگری که نوبین فلسطینی و اسرائیل دانا کین لیم بحثا پلین گرمی کین و نبینا کاربه لی هیوا رمضان جدادی پلین گرمی برداند کن لی کرتا غزه و فلسطینی لی جبوی سربرنا یعنی دمکی خوش و یعنی الجهکی خوش او بربان که یانجی فتاره بکن خلکی وی چنه یعنی برلیف کن یعنی کنارین دریا ناوراس والويري يعني بربان جيت كان ودمك خوجي ديرش برزغريكا ديرش نبينا كاربي ديرش بلين جرميل ويدري بربان جيت كان ودمن خوش ويرد بورينن برف كرتا غزة وفلسطين وكرنا بربانجي لدار برلفكين درياي لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژ ئاوابوون و کۆتای هاتنی ڕۆژێکی دیکەی مانگی ڕەمەزان هاوڵاتیان لە کەتی غەزە ڕوو لە کەناراوەکانی دەریای ناوەڕاست دەکەن بە مەبەستی ڕۆژوشکاندن ئەمەش دوای بەسەربردنی چەندین کاتژمێر لە بە ڕۆژبوون لە کەشێکی گەرمی تاقەت فڕوکێندا
غەزەیەکان جگە لە کەناراوەکانی دەریای سپیناوەڕاز هیچ دەرچەیەکی دیکە بۆ هەوا گۆڕکێشک نابن بە تایبەتیش لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمی و پسرانی تەزووی کارەبای بەردەوام هاوڵاتیەکی کەتی غەزە بە ناوی شکری قاید دەڵێت هاتنیان بۆ کەناراوەکانی دەریای ناوەڕاست لەگەڵ خێزانەکانیان ماندووبوونیان لەبیر دەباتەوە و کاتێکی خۆشش بەسەر دەبن فرصة قاطع الكهرباء وطلعنا عن انت عارف الواحد ما بيقدر دەرفەتە بۆ ئێمە تۆ ناتوانانی هەر لە ماڵەوە بیت دین بۆ ئێرە و بەربانگ دەکەینەوە و ئێرەش تاکە شوێنەکە ئێمە بتوانین تێیدا هەناسەیەک بکێشین و کاتێکی خۆش بەسەر بەرین بە گوێرەی ئاماری نەتەوەی گرتووەکان کەتی غەزە یەکێکە لەو ناوچانەی ژمارەیەکی زۆری خەڵکی لە ڕوبەرێکی کەمدا تێدا نیشتەجێ و هاوکات پێویستێکی زۆریشی بە خزمەتگوزاری ئاو کارەبا هەیە بۆ هاوڵاتیان لە غەزە کەناراوەکان بە باشترین شوێن دادەندرێت بە مەبەستی بەسەروردنی کاتێکی خۆش بە تایبەتیش لە مانجی ڕەمەزاندا و بۆیە ئەم شوێنە قەرەبووی پچڕانی کارەبای بەردەوامی بۆ کردوونەتەوە المتنفس الوحيد هو للجميع هو البحر تاکە شوێن بۆ هەمووان بریتە لە دەریا جگە لەم شوێنە هیچ ناوچەیەکی دیکە بۆ بەسەربردننی کاتەکانمان شک نابین بە تایبەتیش لەگەڵ پشڕانی کارەبا و بەرزبوونەوەی پلەکانی گەرمە لێرەوە هەناسەیەک دەدەین ما فيش غير وسيلة للبحر يجي شوية هيك تنفس فيه پێدەچێت یاریکردن لەگەڵ شەپۆڵەکانی دەریا بۆ هاوڵاتیان لە کەتی غەزە تام و چێژێکی تایبەتی هەبێت بۆیە ئەوان هەمیشە بۆ بەسەربردننی کاتەکانیان لە کەتی غەزەی گەمارۆدرا و ڕوو لە کەنەر ئاوەکان دەکەن ئارام ساڵە کوردستان 24
بله تماشاگران جا ادی پاشی و 15 و ساعت دوم یا پاشی ویت ایرودا بردام کش کردستان بیشتر همش ده بردام کین و ساعت دویش دامه بحث تبری تندرستی کین و بحث نخوشی کین زیادتر یعنی جن کش توش بنی اوجی برکی زراویه بردی زراو زیادتر سر یعنی امی سروی تبری راستن دکتر تایبات من جوی وی که جه همه بحث کین که چوانیا خوجه پارزین چوانیا چهار سریه نبری ام بس بحثا یعنی تبری تندرستی کین امی وجاره برف بوس نه وبچین لبوس نه جی جدا جهر چالاکی اکادی افصاله یعنی کومالک یعنی زیادتری 100 کسی چنه سری چیای کی لبوس نه کو چیای هری برزن بیجین لبوس نه لوی داره فتاره خوب بربانگا خود کن و اف چالاکی هنی یعنی افصاله دست بکریو یعنی 100 کسی بردام کن لیل دو کی یعنی بس هنده حوالت خوب کن باجر دو کی خلق چنه سری چیای زا فتاره کن بس می برف بوس نه وبچین و کاچاول سری چیای کلوپاکی استیجنه فتاره خود کن و الدیف راجع می زفرینو پاشیف ده بردام کت و ام ده دست توری تندرستی کن گل مدابن چنکی ام جید پاشیف و 15 دا اد گل ودا مزگەوتی گوندی کلۆپچا دەستپێکی گەشتەکەیە. گروپەکە دەستیان کرد بە سەرکەوتن بە سەر چیای گلۆپاک ستێژنەدا. ڕێگاکە تا گەیشتن بە لووتکەی چیاکە زیاتر لە 6 کیلۆمەترە. لەوانەیە بۆ ڕۆژانی ئاسایی زۆر دوور نەبێت. بەڵام ئەستەما هەموو ڕۆژوانێک بەبێ ئاونان بتوانێت ئەم ڕێگایە ببڕێت و خۆی بگەێنێتە لووتکە. ئەفان ئەبازۆڤیچ ڕێخەری چالاکیەکە دەڵێ گروپەکە لە هەموو دینەکانی تێدایە و ئامانج لە پرۆژەکە بۆ سڕینەوەی ئەو وێنە ناشرینەیە بۆ ئیسلام دروست کراوە. ئێستا ئیسلام هێرش دەکرێتە سەر و باتونڕە و تونوتیژی و تێکدان تۆمەتبار دەکرێت. ئەم تۆمەتانە دوورن لە ڕاستیەوە. ئەم چالاکی ئێمەش وەڵامێکە بۆ ئەو تۆمەتانە. ئەوانەی لە پشت بنەوە دەیانبینن مسلمان و چەند کەسێکیشمان تێدا کە مسلمان نین. بەڵام هەمومان پێکەوە بە تشیادا سەر دەکەوین و کاتێکی خۆش بەسەر دەبین. پێکەوە ڕۆژوەکەمان دەشکێنین. دوای ڕۆژئاوابوون و نزیکبوونەوەی کاتی بانگی ئێوارە هەمووان پێکەوە لە ناو سروشتێکی دڵڕفێندا نوێژ دەکەن. ماژدان لیمیچ جاساریڤیچ بەشداربوویەکی چالاکیەکەیە دەڵێ چەندین کەس و لە چەند شارێکی جیاوازەوە بەشداریان لە پرۆژەکەدا کردووە. ئەمە چالاکیەکی زۆر جوانە پێویستە خەڵکی ئەم جۆرە چالاکیانە تاقی بکاتەوە. خەڵکێکی زۆر بەشدارن لە چەند شارێکی جیاوازەوە هاتوون لە چەند وڵاتێکی جیاوازەوە هاتوون هەمووان پێکەوە کاتێکی خۆش بەسەر دەبین. دوای نوێژکردن و پشودان دوجار دوای ماندووبوونێکی زۆر کوڕان و کچان پێکەوە لەسەر بەرزترین لووتکەی چیا ڕۆژوو دەشکێن و دەست بە خواردنی نانی ئێوارە دەکەن. پرسیجی تماشاگرانێژە یعنی شێوەیەکی جدا مرۆڤ فتارە خوب کرد تستێکی خۆشە هەیڤا ڕەمەزانێدا یعنی وەختی من بەحث جێکردی هەندێک هەواڵێت من الباژێرە دووکێ یعنی چنە سەری چیای زاوە لە دیوارە یعنی جێڤانە بلندتر بێ یعنی خۆشتر بێ پیڤایەکێژی هەفکاری مەتوانەژی یعنی سبای ئەندۆز بۆ بمە فتارەکە هەوڵسان بچینە سەری چیاکی هەولێرێ یعنی نزیکی هەولێریان فتارە خوکن بەڵێ تەماشاگرانێژە ئەمێ تەوەری تەندروستی دەست پێکەن گەل دکتۆر سامان تاهر نوژداری پسپۆری نەشتەرگەری ئەمێ بەحسا زراف و برکه زراف نخوشی برکه زراوی کینت امریکا کاچا ام خوجه پارزین و کسی نخوجی کات شیمپ روجی بن یان جینه دکتر سامان تو گلب خیراتی زور سپاس دست پیکی بچینه نوا بابتی دا پیناسه کا بچیک جبوی هم زراوی جو او نخوشی ام ابرو بحثکین برکه زراوی بله سرتای پیروزبای هاتنی مانجی رمضان له همو هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان دەکەم و بۆ هیوایی کە بێتە ڕەمەزانی خێر و خۆشی و دەربازبوون لە سەرجەم قەیران و ناخۆشیەکان بۆ سەرجەم خەڵکی گەلی کوردستان. سەرتا بە کورتێک دەربارەی
توێکاری و فرمانەکانی چیسی زەردا و دەست پێکەین. چیسی زەردا و یەکێک لە ئەندامانەی کە ناسراوە بە یەکێک لە پاشکۆکانی و ئەندامی هەرس واتە ملحقەکانی جیهازی هەڵمی. ئەم کیسە درێژەکەی نزیکەی 8 سانتیم بۆ 12 سانتیمتر 13 سانتیمتر ئەبێ و ئەکەوێتە ژێر جگەرەوە. ئەکەوێتە ژێر جگەرەوە لە ڕێی بۆڕێکی باریکەوە کە پانایەکەی نزیکەی 1 بۆ ملی جگەر کۆچەوە لەشیدا بن جگەر تەمامی زەردە تێدا بالضبط دەکەوێتە ژێر جگەرەوە لە ڕێ بۆڕێکی باریکەوە بەستراوە بە کە پێی ئەڵێن سیستێک دەکردواتە کەناڵی چیسی زراو بەستراوە بە بۆڕێکی ترەوە کە لە ناو جگەرەوە دێ کە شلەی زردا و لە ناو جگەرا دروستە بێ و بۆڕی هاوبەشی زراو پێک دێنن ئەو بۆڕی هاوبەشی زراوە ئەچێتە خوارەوە بۆ ئەی بڕێتە ناو دوانزە گرێوە پێشەوەی بڕێتە ناو دوانزە گرێوە لە هەندێک خەڵکاندا لە هەندێک کەساندا هەندێک تاکدا بەهۆی بۆڕی پەنکریاسەوە یەک دەگری لەگەڵ بۆڕی پەنکریاس و اینجا دەڕێتە ناو دوانزەگرەوە لە هەندێک حاڵەتی تردا هەر بۆڕی پەنکریاس و بۆڕی هاوبەشی زراو بەجیا بەجودا دەڕژێنە بەشی دووەمی دوانزەگرەوە وەکو هەروەک سەرەکی یێ زراف ئەنکو زەردا و ئەو کیسە کارسکردنە خۆرنەیە نەخێر هەندێک هەڵە تێگەیشتن هەیە لە فرمانەکانی زراوە لە ناو کۆمەڵگای ئێمەیە ئەمانەوە بە کورتی تشکێ بخینە سەر فرمانەکانی زراو ئەو کیسەی زراو کەوەکو گوتمان بەشێکە لە کۆئەندامی هەرس پاشکۆکانی کۆئەندامی هەرس سێ فرمانی سەرەکی هەیە یەکێک لە فرمانەکان ئەوەیە کەوا خەسکردنەوەی شلەی زەردا و شلەی زەردا وەکو ئاماژەمان پێکرد لە سەرەتاوە لە ناو جگەر دروستە بێ لە ناو چیسی زراو کە توانای لە خۆگرتن نزیکەی 25 لە باری ئاساییە طبعا مەبەستمان توانای لە خۆگرتنی نزیکەی 25 تا 30 سیسی واتە 25 تا 30 ملیلیتر شلەی زەرداوی هەیە لە حاڵەتێکا کەوا لەش پێویستی نییە بۆ خواردن هەرسکردن ئەو شلەی زەرداوە پێویست نییە ئەو شلەی زەردا و لە ناو چیسی زراوە خەزن نەبێت خواتە خەزنکردنی شلەی زەرداوی شەکە لە کار و فرمانەکانی چیسی زراو دوام فرمانی بریتە لە دەردانی لینجەمادەیەک لینجەمادەیە کە پێڵەن میوکەس لە ناو ناوپۆشی چیسی زراوە فرمانی سێمی بریتە لە خەستکردنەوەی شلەی زەردا و لە ناو خۆیە واتە ئەو ئاوەی لە ناو شلەی زەرداوە هەیە هەڵێمژێ و ئەو شلەی زەرداوە خەستەکاتەوە ئەمە لێرە ئاماژە بۆ بکەم کە شلەی زەردا و شلەی زراو کە لە جگەرا دروستە بێت ڕێژەیەکی یەکجار زۆری بریتە لە ئاو H2O نزیکەی 190 بەسەرەوەی ئاوێژی درست بێت و بخۆژی ئاوە بەڵێ لە بەشێکی زۆری شلەکە ئەگەر لە تاقیگەی کیمیایی شیکاری بۆ بکەین 190 بەسەرەوەی بریتە لە ئاو باقیەکەی تری ئەمینێتەوە بریتە لە چەوری فۆسفۆلیپید چەوری کۆلسترۆل بریتە لە خوێیەکانی زەردا واتە بایل سۆڵ بریتە لە توێنەر و تواوە بەشێکی کەمی تواوەکانە زۆربەی بەشەکەی توێنەرە بەڵێ ئەمدا بەحسێ نەخۆشیên تووشی زراوێت بنیانژی زراو چ نەخۆشیەکن زیاتر کەسێ یعنی ئاسایی توش بتی و ئەم خۆشی پارێسیم تووشی وان نەخۆشیانەوی بەڵێ پرسیارەکە لە جێ خۆیت چکە زۆر تاکی کۆمەڵگای ئێمە ینی ئەتوان بڵێن بەڕادێکی زۆر وا تێگەیشتون تاکو ئێستا کە باسی زراوت کرد واتە بەردی زراو نەخێر چیسی زراو یەکێکە لەو ئەندامانی کە باسمان کرد وەکو هەر ئەندامێکی تر وەکو بۆ نمونە چاو وەکو بۆ نمونە گوێ وەکو بۆ نمونە کۆڵۆن بۆ نمونە ڕژێنی دەرەقی بۆ نمونە هەر ئەندامێکی تر ئەویش وەکو ئەندامەکان تر تووشی ئەنواع و ئەشکال نەخۆشیە بێت یەکێک لە نەخۆشەکان بریتێ لە هەوکردن هەوکردنیش جۆرەها هەوکردنی هەیە هەوکردنی باکتری هەیە هەوکردنی ڤایرۆسی هەیە هەوکردنی مشەخۆری هەیە ئەنواعی هەوکردنی هەیە دوایەوە دێنە سەر گرێکان تووشی گرێ بێت چیسی زراویش وەکو هەر ئەندامێکە وەکو ئاماژەوان پێکرد تووشی گرێ بێت یەکێک لە نەخۆشەکان چیسی زراو بریتێ لە بەردی زراو شەرت نییە کە باسی زراومان کرد یەکسەر پەیوەستکەین بە بەردی زراوە وەکو هەر ئەندامێشتر تووشی ئەنواعی نەخۆشیە بێت لە گرەی خاوێنەوە هەیە لە گرەی پیسمانەوە هەیە گرەی شێرپەنجەیە گرەی حەمیدەمان هەیە هەوکردنە بەردی زراوی یەکێکە لە ئەوەکان یەکێکە لە نەخۆشیەکان ئیدی هەر ئێکشوان وان نەخۆشیەوێتە بەحەسکردنی دکتۆرێکی گەلێکن وەکی ئەندامەندیان لەشی تووشی نەخۆشیات بن ئەم زیاتر بەحسا بەرکێ زراو بکەین چ ئەگەر هەنە کەس تو یعنی تووشی نەخۆشیە بەردی زراو بێت دا ئەم خۆشی پارێزی زیاتر یعنی تەرکیزی سەروی نەخۆشیە بکەین بەردی زراو تووشی کۆمەڵە کەسێک دەبێت لە ناو کۆمەڵگایە ئەمە لێرە ئاماژە بە خاڵیش تر بکەم زۆر جار ئەو نەخۆشیە بە نەخۆشیش زۆر باو لە ناو کۆمەڵگایە دەئانرێت نە کۆمەڵگای ئەمە لە سەر تاسەری دنیا لە هەموو توێژینەوە پزیشکەکانە لە هەموو کتێبە پزیشکیەکانی لە سەر تاسەری دنیا ئەکوێنێ یەکێکە لە نەخۆشی باوەکانی زراو بەردی زراو یەکێکە لە نەخۆشی هەرە باوەکان زۆربەی توێژنەوەکان
بورە ئەو بە دەرەخەن کە ئەو توێژینەوانی کە لە ئۆتۆپسی کراوە کەواتە لە پاش مردنی مرۆڤ کە بەحسێک دەکرێت ئەندامەکانی ناوەشی ئەکرێتەوە ئەندامەکانی ناوەی بەحسی لەسەرەکرێ نزیکەی بە تێکڕای 125 خەڵکی تووشی بەردیزراوە بن 125 خەڵکی تووشی بەردیزراوە بن ئەو کەسانی کە زیاتر ئەگەری توشببوونیان هەیە بم بۆ وەڵامی پرسیارەکەت بە بەردیزراو یەکێک لەوانە ئەوانێکەوە ئەو نەخۆشان ئەو کەسانێکەوە قەڵەون ئەگەری توشببوونیان زیاترە بە بەردیزراو بەڵێ کەسی قەڵەو یەکەم دووەم جنسی واتە سێکسی ئەوە کە سێکسی تاکەکە بۆ نمونە هەتاوەکو پیاوێک تووشە بێت نۆ ئافرەت تووشی بەردیزراوە بێت یەک زەلام بەڵێ بە تێکڕا ئەوە بەحسانە لەسەر تاسەری دنیا لە هەندێک شوێن کەمتر لە هەندێک شوێن زیاترە بەڵامەوە تێکڕاکەی بەو شێوەیە ئەو ئافرەتانێکەوە زیاتر مناڵیانە بێت زیاتر مناڵیان بۆ نمونە ئافرەتێکەوە یەک مناڵی هەیە لەگەڵ ئافرەتێکەوە 5 مناڵ 6 مناڵی ئەبێت جیاوازەکان ئەوەیە 5 مناڵەکە ئەوی 5 مناڵەکەی بۆ زیاتر ئەگەری توشببوونی هەیە بەڵام ئەمەش مەرج نییە یعنی 100% بڵێ ئیلا ئەو توش بێ ئەو توش نەبێ بەڵام زیاتر ئەگەری توشببوونی هەیە ئەمەش هۆکارەکەی حقوەتە پرسی بڵێ بۆچی هۆکارەکەی زیاتر ئەو هۆرمۆناتانەیەکەوە لە هۆرمۆنی زگپڕی هۆرمۆنی پرۆجسترۆن کە لە کاتی زگپڕیا دەرەدرێ کە ئەبێتە هۆی خاوکردنەوەی چیسی زراو تێکچوونی فرمانەکانی زراو لە دەردان لە هەڵمژین لە خستکردنەوەی شلێ زەردا و ئەو هۆرمۆنە واکاتکەوە کار و فرمانەکانی تێک بچێت کە کار و فرمانەکەی تێکچوو شلەی زرا و زیاتر لە ناو چیسی زرا و ئەمینێتەوە واکە بێتە هۆکارێک بێتە میدیایەک بۆ ئەویکەوە بەردی تا دروست بێت خاڵی سێم گوتمان ئەوانێکەوە زیاتر مناڵیانە بێت ئەوانێکەوە نەشتەرگەریان بۆ کرێ هەندێک نەشتەرگەری لە کو ئەندامی هەرسا بە تایبەت کۆتایی ڕێخۆڵە باریکە کە پێڵێن تێرمیناڵ ئیلیەم ئەو ناوچەیە بریتێ لەو ناوچەیەکەوە زیاتر شلەی زەردا و هەڵەمژێتە هەڵ شلەی زەردا و وەکو لە سەرەتاوە باسمان کرد ئەڕژێتە ناو دوانزەگرێ لەوێشەوە بۆ ناو بەشەکانی تری ڕێخۆڵە باریکە لە کۆتایی ڕێخۆڵە باریکە هەڵەمژێتەوە 190 بۆ 95 هەڵەمژێتەوە بەڵام ئەگەر نەشتەرگەر لەو شوێنە کرا کەواتە کار و فرمانی ئەو سوڕەتێکەچێت کە کار و فرمانی ئەو سوڕەتێک و ئەوانە زیاتر معڕەزن بۆ ئەویکەوە تووشی بەردیزراو بن هەندێک ناوچەی جوگرافی هەیە لەسەر تاسەری دنیا زیاتر ئەگەری توشببوونیان هەیە بۆ نمونە وڵاتە ئەسکەندیناڤیەکان هەندێک داو دەرمان ڕۆڵی زۆر گرنگیان هەیە لە دروستبوونی بەردیزراو هەندێک هۆرمۆنە وەکو باسمان کرد هۆرمۆنی پرۆجسترۆن لە شێوەی زگپڕی بە دەرکەوێت لە شێوەی داو دەرمان بدرێ بە نەخۆش هەندێک داو دەرمانی وەکو سفتریاکزۆن کە باشێکە لە هۆکارەکانی دروستبوونی بەردیزراو مادام ئەم بەحسی نەخۆشیە بەردیزراو بکەین دیارە بەردیزراو چەند قەبارێن جودا هەن ئەم زیاتر سەروی بابەتی ڕاوەستین لە ئەم دێ دەستپێکی چینە دەف هەفکارێ خۆ منیر سەلیمی کو دێژگوندێ بیران لە سەر پنۆحیا پێرەمەگرۆن و گەلمەدەبە منیر ئەفدەمێتە باش ئیدی پاشیف لە گوندێ بیران چاپڕێڤەتە زێدەتر بەحسا کەش و هەوای ژێ بکەی منیر کالوێرێ کەش و هەوا چاوایە یعنی لێرێ دەست بەحسی هەولێرێ بکەم خوش انا بجم قالك توزه لي بس خوش يعني تشب برزقلك قوسا مال قال كشوهني لو ام هاتينا جم مزقفت جل الخيرات دي كاميراج بوتا منير زيادة تر بحصه باشيفي و تشوانيا بريفاتشنو هي و رمضان بكي و كاميراج بوتا منير دماش سيدا شوان براسي امال لو جندي بيلان كشو هوا فينكا بانرين سارده فينكا براسي زو فينكو خوشه يعني بەڵام با خەفەتێک لەوەم خوارد کە دکتۆر سامان باسی لەوە کرد کە لە ینی یەک پیا و تووشی زراوە بێ ینی تا پیاوێک توژە بێ نۆژن توژە بێ بەڕاستی خەفەتمان خوارد کە ژنەکانی ئێمە زووتر تووشی زراوە بن دوعای سەلامەتیان بۆ خوازین ئێمە دوعامان ئینشەڵڵا قبوڵە بێ ئێمە لە گوندی بیرانین گوندی بیران ئەوە ماڵباتێکی بەڕێز و خۆشەویست ئێستا ئەوان لە پارشەوان پارشەو دەکەن شڤەن ئێمە دەچینە خزمەت ئەم ماڵباتە کاک حەمە ڕەشید لەگەڵ کاک حەمەڕۆف و لەگەڵ برازاکانی کوڕەکانی لێرە بە بزانین گوندی بیران چۆنی ئەژین وەختی خۆی چۆن ژیاون ئێستا چۆن ئەژین هەر لێرەوە من دەچمە خزمەتیان کاک حەمە ڕەشید پیاوێکی زۆر بەڕێزی گوندەکەیە یەکێک لە پیاوە ناودارەکان دەسمە کاک حەمە ڕەشید ئەوە ڕێک هاتمە ئێرەوە کاک حەمەڕۆف نانەکە باش نەخوارد و ئەزانی باشە خوارد بەڵێ ئێستا ئێمە خزمەت یاخوا عافێتی بنووشی گیان بێ کاک حەمە ڕەشید باشە ئەوە باشە گوندی بیران لە چیەوە هاتەوە قوربان گوندی بیران لە بیرەوە بیری زۆر بووە زۆر باشە بیر وشتیان لێڵکەنەوە بەڵێ ئێستا ئێوە یاخوا نۆشی ژیانتان بێ یاخوا ئافێتان بێ ئێوە خەریکی پارشێوکردن داوای لە بنیژەکەین ئێمە بووین بە
وڵاهی جا زاناجان با سێریشی ئەو گۆشت و خۆدانای مامۆستاجان ئەوە بکە بەحمەدە بێ ئێستا ئەوە گۆشتی قۆزیە ئەوە شلەی کوولەکەیە ئەوە پەتاتەیە ئەوە میوەیە ئەوە میوەنا ئەوە ناوی چیە دۆیە ترشیاتە کۆمەڵشتی خۆشخۆشە شوانەرەوە دوو جۆ ترشیاتە پێم بڵێ لە کۆنا بە بیرەوەری جەنابەت ڕەمەزان ینی پارشەوان ئاوا بوو یاچی بوو قوربانوان نەبووە ئێمە چەند وەختێک بڵین کە ڕەمەزان بووە نان هەبووە جارە بۆ نان و دۆ بووە نان و هین بووە جاریش هەبووە پێشمەرگە بووین نەری نانیش نەبووە بخۆین نانیش نەبووە بە ڕۆژوش بووین بەڵام کە پێشمەرگە نەبوون بابن خەڵکی گوندی بیران چیان نەخوارد خەڵکی گوندی بیران ئەوە ڕۆنەکەرەیە و ئەوە برنجە و ئیتر ئەو شتانە هەبووە ئێستا ڕۆنەکەرە هەیە کاک ئێستاش هەیە بڵێ هەیە ینی هەیە یانی ئەگەر پیاو بێ بیکڕێ ینی بیباتەوە ینی نییە بەس بۆ خواردن هەیە زۆر باشە گوندی بیران سەمەری چییە وارداتی چیە ئێوە بە چیە مەشغوڵن وارداتی گوندی بیران فەلاحەتە و حیوانداریە و شتانێ هیچکەنی وایە ماڵێ زۆر باشە من مەمنونی جەنابتم بۆ ئەوی کاتێک ببەخشین بە کاک حەمەڕۆف کاک حەمەڕۆف زۆر ژڤان ئەمە کاک حەمەڕۆفە کاک حەمەڕۆف یەکێکە لە پیاوە بە ڕۆژوە باشەکانی ئەم گوندە کاک حەمەڕۆف ئەم کاتت باش هەموو کاتێکی تۆش باش تەمەند درێژ بی تەمەنت لە چەنایە وڵات تقریبا 75 ئەی ماشەڵڵا وەڵای جا خۆ تۆ لە من گەنجتری کاک حەمەڕۆف جان بە بیرەوەری جەنابەت لە چەند ساڵیەوە بە ڕۆژوی وڵی بەمیری من تقریبا لە 12 بە ڕۆژم یعنی 6 ساڵی ڕەبقە بە ڕۆژی جەنابەت بە ڕۆژەوم یعنی ئەو کاتە حەلیان ناتانم لە داخە بە ڕۆژوە بووی بە ڕۆژەوم یعنی مناڵ بووم نانەوی زەڵم سێنن زۆر باشە کاک حەمەڕۆف جەنابەت ئەو ساکە مناڵ بووی مەسەرەن ئەوەی کە بەبیری بێ پارشێوان چۆن بوو چۆن هەڵئەسان بەچی ئەخۆتن چۆن بانگەدرایەنی چۆنی بوو وەڵا ئەو کاتە خەڵک وەک ئێستا نەبوو خەڵک یەکتری هەڵەسان بۆ کاتی بەچی ئاهات لە دەرکەیەدا بە پێی کاتەکە بۆ یاجستان بۆ یا هاوین بووە ئاهات بانگێ کردی لە دوورە بانگێ کردێک و وەختی پارشێوە هەڵتن وەختی پارشێوە بەم شێوەیە بووە ئیتر هی کشتیکە نەبوو بڵین وەکو دەفە و دەهۆڵ و بەس لە ناوچەکان تری کوردستانە ئەوە هەبووە بەڕاستی لێرە لە دێهاتە کەم نەبوو لەو دێ ئەمە نەبووە ئیتر نازانم شوێنی کە بووە یان نەبووە ئێمە بەواسەیەوە بڵین مەلامان نەبووە بەو شێوەیە بووە بەڵام شوێنی کە مەلای هەبوو بە سەڵای کرد و ئەمانە لای ئێمەوە نەبوو ئەی بۆچی مەلات هەر نەبوو وڵی تەبێ مزگەوتیژمان نەبوو لەگەڵ ببوورە با من داوای لە بن لە بەرز دەکەم کاک حەمەڕەشی من پشتم لە جەنابەت کردووە بە ئەو پرسیارە لە کاک حەمەڕەشی گەم تخوا کاک حەمەڕەشی بۆچی ئێوە لە کۆدا مەلاتان نەبوو ینی مشکلتان چی بووە بەڵێ وەڵام مشکلەکەرەوە بۆ دیەکە کەم بووە و مزگەوتی لێ نەبووە و دوای ئەوە لەو ساڵانەی دوایە مزگەوتی کرایتر مەلایەکی هەروە هینمان هەبوو بەز ئەو مەلایەکەتان هەبوو وەکو مەلا نەبوو نوێژکەرمان هەبوو بەڵێ قوربان نوێژکەرمان هەبووە هەمووی دەیەکە بە ئیمان بووە و نوێژی کردووە و ئەو خەڵکانە لە قەدیم و نوێژیان کرد زۆر باشە با بچمەلای ژوان مەجارم بە بچمەلای گەنجێکی قۆز لێرە کاکسیامن وانێ کاکسیامن جەنابەت کوڕی کاک ببوو لە قسەکەم لێ بڕید کاک حەمەڕۆف داوای لە بن لە بەڕێز دەکەم بەڕاستی هەندێک کات ببەخشین ینی بەم گەنجانش ئێستا یەمەوە خزمەت جەنابەت جەنابتان کە بە ڕۆژوە بن ئێستا بەچیەوە مەشغوڵن سەرقاڵی چی بەڵێ وەڵا وەکو خۆوان سەرقاڵی هەمووان لە حکومەتە داوامەکەین و کارمەندی حکوومەتین و تر سەگ نابوونی فەلاحەت و شیژەکەین مەردار و شیشمە ئەەکەین بە زۆری ببوورە کاکسیامن جەنابەت کوڕی کاک حەمەڕەشی ماشەڵڵا ئێوە خێزانێکی زۆرن خوانەی بڕێ ینی چاوی حەزوتان چۆر بە وەکو کوردەواری ئەڵێ بەڵام کە باغداریەکەن و مەسەن لە کەشێکی وا گەرما ئێرە تقریبا گەرمە یان ئێرە ئەکات بەرەو گەرمیە ڕوان وەکو نییە هەڵەبجە و هەورامانات و ینی ئەو شوێنانە ینی چۆن تەحملی گەرما ئاکەن ینی بەڵێ وڵاتی لەگەڵ جۆکە ڕاهاتوین بەڵێ لەگەڵ جوێ مەدەقەکە ڕاهاتوین زۆر باشە کاک حەمەڕۆ بۆچی باسێکی ئەوە بۆنەکەی زمانی ئێوە کە با بڵێن کە ژنتان هێنا چیتان ئەخوارد خواردنی شایی و ئەوە چی بوو
کاتی خۆی گەر ژنمانەیەنا شایی بڵین خەڵک حیوانی سرە بڕی و برنج و گۆشت و بڵین ئەمانە هەبووە بەم شێوەیە بووە ئەنجا لە دوورەوە گەر هاتووە بڵین ئەگەر لە دێکانە بووی لە شوێنەوە بەم سواری ماین هاتووە و بە ئەم شێوەیە خەڵک و قەڵەباڵغی بە دوایە بۆ ئیتر شوێن هەبووە خەڵک بە سواری ماین ئەویش هەر لەگەڵ تۆ ئەوە پێ بەخشرا ئەو سواری ماین و ئەوانە وڵای پێم نەبەخشراوە ئەی بەچی وەڵا هە لە دیەکە ئێمە لە دیا بوو خزمی خۆ بوو ژن بە ژن بوو بەو شێوەیە بووە ئەوە باوی نەماوە تازە ئەوە باوی نەما من با بچمە کاکشوان یەک کاتم بەرێ با بچمە خزمەت ئەم پیاوە بەڕێزە لێرەوە قوربان تۆ لێرە خۆت مەڵازاوە یعنی کێشەکە چێت چۆن لەگەڵ ڕۆژوات چۆنی جارە بینە باشە بینی خۆمان بێ علاقە بە تەلەڤیزیۆن نەبێ بەڵێ لەخوا بە زیاوێ باشین باشە بینێ ئینشەڵڵا باشە بین تا ئێستا چۆن لێ گرتووە چۆن لێ خواردووە وەڵا لێم خواردووە لێم گرتووی تر ئاوا ناو بەناو لە شستاق بێ ناگە خوای گەورە ڕەحمان و ڕەحیمە ئەگەر لە ئیش و کارە و لە نەخۆشییا بێشەڵا نەخۆشیەوە لەبەر نەخۆشی بێ لەوانەیە جاری وایە لەبەر ئیش و کار خوای گەورە فەرمێ وإن كنتم مرضى أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر وكان الله بكم رؤوفا ورحيما إن شاء الله سلامة بي بتشيام مشغول جنابت والله خەریکی داوام شتی وام دوامی حکومی بەڵێ ئیشتان چییە وڵا داوامی لێمە پۆلیسی گومرکین لە حەجەمەرانی ئەی گومرگ باشە قسەی خۆمان بێ وەڵی باشە و باش نیتەوە باشە هیوادارم تەندروستیان باش بێ ڕێز و احترامی زۆرم بۆ ئاوا و پانە بکەم مامۆستا بۆ لای ئەو خێزانە بەڕێزەوە کاک زانە شوانجا من بەڕاستی تۆ نابیست تۆ من بۆنی ئێرە ئەەکەم بۆنی ئەو گۆشتە خۆش و ئەو دۆی کوردی طبعاً بەبێ بینەرانی بەڕێز و بەبێ جەنابێژت وەڵی هەزار جار مامۆستا یانجا ئەوە لێرە شوانجان ئاها من لەبەر خاتری ئێوە شوانجا من لەبەر خاتری جەنابێت ئەوەم نەکرد بەڕاستی بەڕاستی عەجیبە مامۆستا ژوانجان چاوت هەم ماجەکەم چاوی هاوکارانیش ماجەکەم تەمەندرێژ من ڕێز و احترامیشم بۆ میوانەکەمان هەیە ببورن ئێمە دوای ئەمە دەست پێکەین بەڕاستی سەری ئێمەش دێت بەڵام ئەوە بوو وتمان با جەنابتان لەبەر چاوی جەنابتان نەیخوێن ژوانجان مجردی گوت بچه هەر جێکی تو نامینی ئاسێ تو بچه بیابانێژی یعنی منیر مجردی گوت چ جەها نامینی ئاسێل تو بچه هەر گوندێکی خواردنەوانە تام کێ دیارەژ یعنی خواردنەوانە یعنی مرتبە خودی صحتەوە خوش کرد خودی صحتەوانەژی خوش کرد يعني منير هفكري ما تمشي كراساقول لجندي يعني كرتاج عافية شانسي كوزامي شوارع هدي الويري جهتي خوش صحبته وجر ما هي بردام السر صحبته خمي فجرن الجم دكتوري دي يعني حتى الفيري جي منير موجود بلكي الدكتور ما تحت ممكن بيشتمتو يعني صحبتي قال ما تكيفون بسيارش متكلي ما تحت تكرن قلت هفكري وجل الصحبات خوش يعني خين سبكة خين شرينا زور صوت أمري تفشي كراساقول يا مدوي أمي فجرن دكتور سامان دكتور أمي يعني زيادة في جاري بحصان قبارات بركي زرافكين أفكسن يعني توجبن همي وكيكن ينجي جداهيت نوبينا بركات هيا بەڵێ بوار نەبوو بدوو خاڵ بە کورتی هەر لەسەر ئەو هۆکارانەی زیاتر مەترسی توشببوونیان هەیە تەمەەن کاریگەری هەیە ئەوانی کە تووشە بن زیاتر و ئافرەتانی زیاتر کە تووشە بن تەمەیان لە بینی 40 بۆ 50 ساڵیە وەلو ئەمەشیان دیسان ئەوە نیە ستاندەر نییە 100% بڵین ئیسtisnای تێدانە ئافرەتە بۆ 4 ساڵ 5 ساڵ تووشی بەردیزراو بووە پیاویشە بووە 70 ساڵ 80 ساڵ تووشی بەردیزراو بووە ئەوەی چێک لە هۆکارگان هۆکاریشتر هەندێک نەخۆشی شیبوونەوەی خوێنی بۆ مایەوەی هیمۆلیتیک ئەنیمیا وەکو سەلەسیمیا ئەوانە ئەگەری توشببوونیان زۆرە بۆ بەردی زراو لەبەر ئەوە یەکێک لە هۆکارەکانی توشببوونی بەردی زراوێن تێدای کە شیبوونەوەی خوێن و کۆبوونەوەی مادەی بلڕۆبینە ئەوانێکەوە نەخۆشی جگەریان هەیە بەمۆمبوونی جگەر تەشە محلکەبەت ئەوانە ئەگەری توشببوونیان زۆرە هۆکار زۆرە بەڵام ناکرێت لێرە باس سەرجەم هۆکارەکان بکەین ببوورە بنسبەت پرسیارەکەت قەبارەی ئەو بەردانی کرد ناو چیسی زراو یا ناو بۆڕی هاوبەشی زراو دروستە بن جیاوازن لە چەند ملیمەکە و دەستپێکە هەتاوەکو چەند سنتیمێک یعنی هەتاوەکو 30 ملیم و 40 ملیم و جاری وهشەیە بەسەرەوە ئەمە ئەتوانم بڵێم کاریگەری ئەو قەبارەیە کاریگەریی ئەو تۆی نییە بەنسبەت نەخۆشەوە بەنسبەت نەخۆش بۆ زۆر جار نەخۆش دێت ئێمە دەڵێ دکتۆر بەردێکم هەیە یان دوو بەردە یان 4 بەردە ئەو پێی مهمە مەسن بەردێ باشتر لە دوو بەرد دوو بەردێ باشتر لە 4 بەرد بەنسبەت ئێمەوە کاریگەریی ئەو توی نیە بۆ نە بەردێک بێت کە هەوی کرد تووشی چیسی زراوی تووشی هەوکردن کرد بەردێک بێ و 10 بەرد بێ و 100 بەرد بێ و 1000 بێت هەر هەمان شتە ئەگەر بەردەکە 5 ملیم بێ و ئەگەر
ئەگەر 20 ملیم بێ و 30 ملیم بێ هەر هەمان شتە ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی یەکە بەڵام لە هەندێک ڕووی زانستیەوە تۆزێک فەرقەکەی ئەوەیە ئەو ماکانە ئەو ئاڵۆزیانە ئەو مزعفاتانی کە لە نەخۆشەکە بەدەرەکەوێت ئەگەر بێت و بەردەکە گەورە بێت زیاتر لەو شوێنە گیرە بێت کە کۆتایی چیسی زراوە لە شوێنی یەکگەشتنی چیسی زرا و بۆ ڕێ ئەو وەڕێکی یەک بۆ 3 میلیمەترە لەوێ گیر بوو زیاتر تووشی هەوکردنێکات بەڵام ئەوانی ئەوە بەردی گەورە بەڵام ئەوانی کە بەردی بچووکتریان هەیە دەتوان بەو ڕێڕەوایەتە پەڕ بن بگەنە بۆ ڕێ هاوبەشی زرا و چەند بەردێک بتوانێت ڕێڕەوی هاوبەشی زرا و پێدا تێپەڕێ و بیگرێت ئەو کاتی نەخۆشەکە زیاتر تووشی زەردوێ بێ و تووشی هەوکردنی بۆڕی هاوبەشی زراوە بێت یعنی زیاتر وەکو بڵێن کێشەکە لەوێ زیاتر بەدەرەکەوێت قەبارەکە چارەسەری مەسەلەن بەحسە بەرکێ گورچیلێ بکەین یەکلیە اینە لێزەرە یان ژی ئەمەلیات یان ژی پاوێتنێ چارەسەریە بەرکێ زرۆڤی چاوایە ئەنی ئەو ژی لێزەر و نەشتەرگەری تووسێکی وسایی یانژی ڕێکردنە بەردی زراو ئەگەر بێت و ماکەکان یاخود پێچەژان یاخود هەوکردن بۆ نەخۆشەکە دروست بکات تووشی هەر مزعفاتێکی بکات چارەسەری بەردی زراو ئێمە حاڵی حاضر باسی ینی دوا پەرستەندنەکانی زانست و تەکنۆلۆژیاکەین دوا توێژینەوەکان دەڵێن چارەسەری بنبڕی ستاندەری عالەمی بریتە لە لێکردنەوەی چیسی زراو چونکە ئەو چیسی زراوەکەەوە بەردی دروست کردووە چیسێکی زراوی نەخۆشە بۆ نەخۆشە بۆ خۆی نەخۆشە بەر دروست دەکاتەوە ئەگەر بێت و تەنها بەردەکە لابین بە هەر نەشتەریر بە هەر ئامێرێک بەردەکە لابین ئەوە معڕەزە بۆی پاشچەند مانگ یا پاشچەند ساڵی دیسان بەر دروست کاتەوە بۆیە دەتوانین بڵێن ستاندەری عالەمی کە پێڵنگ وڵت ستاندەری زێڕینی عالەمی بریتە لە لێکردنەوەی چیسی زرا و فڕێدانی چیسی زرا و بە ئەو بەردانی کە لە ناوێت بۆ تەندروستیا کەسێ نەخۆش یانێ ئەوێ توشبووی پێ نەخۆشیە دروست ناکرد بێگومان هیچ نەشتەرگەریەک و هیچ لێکردنەوە هیچ ئەندامێک بەبێ ئەوە نییە بەبێ کەخوای گەورە بێ حکمت دروستی نەکردووە لێکردنەوەی بێگومان ئەبێتە هۆی احتیمالی ناڵێم 100% ڕوودانی هەندێک ئالۆزی هەندێک مزعفات لەسەرەوە بەڵام احتیمالی ڕوودانی هەندێک ئالۆزی بەس بە بورە تشێش بکەن سەر بەردی گورچی لەوجی ئەوە خاڵێکی گرنگە ئەوە خاڵێکی زۆر گرنگە زۆر جار نەخۆش دێت دەڵێت دکتۆر عیلاجی نییە بەردی زراو بۆچی بەردی کلێم هەوە فڕێمداوە بەردی زراو عیلاجێکم بۆ منسا ئەمە سەرەتا ئاماژەمان بۆ کرد کە ستاندەری عالەمی ئێستا لە حاڵی حاضر دوا پەرستەندنەکانی پێشکەوتن و تەکنۆلۆژیا علم باسیەوە کە لێکردنەوەی چیسی زراو سەردەمانێک هەبوو سەردەمانێکە تاوەکو نزیکەی 15-20 ساڵ ئەتوانین پێش ئێستا بڵین دەرمانێک دەدرا بە حساب ئەو بەردی زراوی ئەتواندەوە نەهێشت بەڵام دوا پەرستەند نەزانستەکان باسیەوەکەن دوا توێژینەوەکان کە ئەوە هیچ کاریگەریەکی نییە بۆیە بەردی زراو ئەگەر کێشەی دروست کرد بۆ هەر نەخۆشێک بۆ تاکێک لێکردنەوەی چیسی زراو ئەوە ستاندەردێکی عالەمیە ئەوە دەبێت باشترین ڕێگەیە بالفعل لە بەردی کلەیە بەردی کلێوە لە ئەوە تۆزێک جیاوازە لە تایبەتمەندێکی من بەس ئەوەندە زانیارێک گشتی کە هەمانە بەشێکی زۆری لە ڕێی بەتایبەت ئەگەر قەبارەکەی بچووگە بەتایبەت ئەگەر جێیەکی خراپ نەبێ و گیر نەبوو بێت لە جێ لە حەوزی کلێ لە جێیش کە گیر نەبوو بێت جۆری بەردەکە بەنەوەیەک دیسان نەبێتە هۆی گیربوونی لە جەیەک ئەوانە زۆریان بە عیلاج دەڕوا و پێویست بە نەشتەرگەری ناکات بەشێکیان ئەوە ئەو مواصفاتن کە باسمان کرد تێدایە ئەوە بەرکێ زراف یعنی چه بژین نیشانە هەنە مرۆڤ بزانێت کو مرۆڤ تووشی vê nexweşiyê bî û li ber ya biçe çareseriyeka mesela dermana wergirit çareseriyeka siruştî wergirit û êdî ji vê nexweşiyê çareser bit yani nîşanên destpêkê çi ne mirov bizanet hêdî mirov tûj bit نیشانەکانی بەردی زرا و جارێ زۆربەی هەرە زۆری بەردی زرا و ئەتوانین بڵین بێ نیشانن بێ سکاڵان نەخۆشەکەی سکاڵایەکی نییە لەوانەیە جەنابەت پرسیە بینەرێکی بەڕێز پرسێت هیچ نیشانێکی نییە نەخۆش چۆن هەست پێکات بۆ نمونە ئافرەتێک سکی پڕە منداڵ لە منداڵدانیا هەیە ئەچێ سۆنەرێکە بۆ منداڵەکەی بۆ ڕەحمی دکتۆری سۆنەرەکە جیاز شتەکەی خۆی لە منطقەی زرا و جگەر ئەو ناودانە تەمەشاکە بەردی هەیە پێڵێ بەردێتێ دەڵێت دکتۆر من هیچ کێشەم نەبووە بەردی زرا و ژانی بۆم دروست بەڵێ یەکێک لە نیشانەکان ئەوەی بێ سکاڵایە نەخۆشەکە نەخۆشەکە هیچ سکاڵای نییە دەربارەی بەردی زراوەکە و بە سوتفە بەدەرەکەوێت بۆ نمونە بەردێکی کلی ئەچێ متابعەیەکات بۆ نمونە بۆ ئەندامێشتر بۆ سپڵی بۆ پەنکریاسی ئەچێ متابعەیەکە بۆ هەر شتێک تووشی حادث مادەم بێ نیشانە چۆن مرۆڤ مەسەلەن بەردەوام سەردان و نوژداری بکە کو مرۆڤ بزانێت مرۆڤ توش نەبیە یان ژی مرۆڤ توش بێ یعنی چەند هەیڤا جارێکی باشە مرۆڤ سەردان بوو نوژداری کرد بۆ vê nexweşî ئەویان شتێکی زانستی و شتێکی ستاندەردی عالەمی نییە کە باسی ئەو بکە بۆ بەردی زرا و بەتایبەت بۆ بەردی زرا و
هەموو تاکێکی کۆمەڵگا سەردانی پزیشکایە سۆنەرێک بکات بۆ بزانین بەردی زراوی هەیە یان نە چونکە ئەگە بەردی زراوی شەبوو زۆرێک لە توێژینەوەکان تا ئێستا لەسەر ئەو ڕایان ئەگەر بەردی زراو هەبوو و هیچ کێشەی بۆ نەخۆشەکە دروست نەکرد ئەسڵەن هیچی ناوێت حتا ئەگەر کەشفیش بوو ئەگە بۆ خۆشی شتێکی ئاساییە کەواتە بینەوە سەر نیشانەکان یەکەم نیشانە گوتمان بێ نیشانەیە بێ ئەوەیە بێژانە نیشانەی دووەم هەوکردنە لەوانەیە هەو بکات ئەگەر هەوی کرد ئیلتیهابی کرد چیسی زراو وەکو گوتمان بە هەر شێوەیەک لە شێوەکان ئەگەر ڕێڕەوەکە گیرا تووشی زەردویەکە ئەگەر بەس لە ناو چیسی زراو چیسی زراوی تووشی هەوکردن کرد تووشی پێچەژانێکە تووشی ژانێکی بەقوتێکە لای بەشی سەرەوەی لای ڕاستی سک یان بن پەراسۆکان لای ڕاستی سینگی بن پەراسۆکانی لای ڕاستی سینگی هەندێک جار ژانەکە دەداتە قۆڵنجی ڕاستی ئەمانی کە باسەکەین ئەو بەو شێوازە سکاڵەکانی نەخۆش 100% لەسەر هیچ نەخۆشی ناتوانین بڵین تەطبیقەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوە تێکەست بووکان وا باسەکەن نەخۆش لەرز و تایە بێ نەخۆش هێڵنج و ڕشانەوە ئەبێ نەخۆش خواردن پێ ناخوری هەر خواردنێ بخوا لەوانەیە بڕشێتەوە لەوانەیە ژانەکەی پێی زیاد کات ئەگەر ڕێڕەوی بۆڕی هاوبەشی زراوگیرا نەخۆش تووشی زەردووی ئەبێت پشکنێنە تاقیەکان بە دەرەخەنکەوە خڕۆکە سپێکان و خڕۆکە سپێکان زیادە بن لە خوێنە وە کۆمەڵێک نیشانەی تر شتێک کەواتە بیرۆمە یعنی خەلکی ئاسایشی زیاتر ئەم یعنی ئەخفنە خودە کارتینین هەلتاڵ سۆڕانیان بێژین زراوی منت برد یان مەسەن بۆ دینە بێژن تە زراوە قەتان یعنی دەما ترسێ ڕاستی شتێکی هۆسە هەیە دەما ترسێ کاریگەری سەر زراوی بێت نەخێرەوە سەکیانێمە هەر شتێکی ناو کۆمەڵگا و شتێکی با بڵێن کەلەپورەیە با بڵێن کولتورەیان شتێکی لەو بابەتە شتەکە زیاتر معنەویە کە دەڵێ زراومت بردووە شتێکی معنەویە نەوەک شتێکی بەرجەستە کەوا بە خەبەرێکی ناخۆش یان بە ترسێک بە شتێک زراو بتەقی ڕاستە زراو احتیمالی تەقینی هەیە بەڵام ئەوە حاڵەتی تایبەتی خۆی هەیە حاڵەتێک وەکو گوتمان ئەگەر هەو بکات هەوکردنەکە ئەو بەردەگەورەیە ڕێڕەوەکەی گرت شێوازەویە جدابەتیش تشتێکی وسە هەیە یعنی ئەو بەردەی کە مەسەرەن زراو تووشی دەبی شێوازەکەی جیاوازبی پەردەکەی بتەنا بەو شێوەیە نا بە شێوەی هەوکردنی زیاد ئەو ڕێڕەوە بۆ ماوەیەک بۆ ماوەی چەند ڕۆژێ هەر بەر نەبێت و چێم و وەکو دەڵێت جەڕاحەت لە ناو چیسی زراو کۆ بێتەوە کۆ بێتەوە بەشێک لە ئەوەکە ئەگە زوو فرێ نەکەوی ڕێڕەوەکە بەر نەدات ئەم نەشتەرگەری بۆ نەکەی چارەسەری پێویستی نەدەیتێ داخلی نەکەی و ئەو چارەسەری پێویستیان نەدەیتێ احتیمال لە جەیەکەوە لە نتیجێ ئەو پەستانە زۆرەی کە لەسەر چیسی زراو هەیە لە شوێنێکەوە کون بێتە گانگرین کە بۆ گانگرین ئەو خانوشان دەمرن و کوونە بێت لەو حاڵتە دەتەقی و شلەی زراو بڵاو بێتە بەناو ئەگەر بڵاوبی ئەو شلە ئەو زەردەوە چ کاریگەریان خراپەنەر سەر تەندروستی ئەمڕۆی و تایبەتیژی گورچی لە کلیە بڵاوبوونەوە شلەی زراو لە ناو سکا کەشلەکە پێڵن شلەی زراو بە ئینگلیزی بایڵ پێڵێن ئەبێتە هۆی هەوکردنێکی ناو پەردەی پێریتۆنم ناو بۆشایزک ناو بۆشایزک هەوکردنێکی توندەکە نەخۆشەکە ئەو کات هەموو زگی ڕقە بێت زیاتر لە هەموو زگی هەست بە ژانەکات تای بەرزە بێتەوە نەخۆشەکە خواردنی پێ ناخورێ نەخۆشەکە هێڵن جۆر شانەوەی زۆر بۆ دێت ئەو کاتی وەزعی نەخۆشە خراپترە بێ و دەبێت زووتر فریایکەوی ئەگەنا لە هەندێک حاڵەتە ئەگەر بەتایبەت ئەگەر نەخۆشەکە هەندێک بۆ خۆی علاماتی خطورە هەیە بۆ نمونە ئەگەر پیاوێک یا ئافرەتێکی بە عمر بێ ئەگەر نەخۆشی درێژخایەن هەبێ سوکەری هەیە نەخۆشی لەسەر هەندێک داو دەرمانی ستیرۆیدیە ئەوانی کەوا مەناعیان کەمە یا منداڵە زۆر منداڵ بێ نەخۆشەکە لەو حاڵتانە کەوا احتیمال گیان لە دەستدانی نەخۆشەکەشێ سەڵامەتی بۆ هەر کەسێکی توشبووی بەرکێ زراویان هەر نەخۆشیەکەی دکتۆران بەسا هەیڤ ڕەمەزان بکەین ئەف کەسێن توشبووی بەرکێ زراویت شێم ڕۆژی بن یانژی ئەو نەشێن ببوورە زۆرجار دێنەوە سەر بابەتی پێشتر یەکێک لە نیشانەکانی ترکە گوتمان بابەتی مەکیمە ببوورە جاری وە هەیە کێشەی بەردی زراو بە شێوەی ماک دەرەکە بە شێوەی مزاعفات مزاعفاتەکانش بریتەوە وەکو گوتمان لە هەوکردنی کورتخایان لە هەوکردنی درێژخایان لە بوون بە کونێر هەوکردن زۆر لە ناوچەک لەو چیسی زراو بڵاو بێتەوە لە دیوارەکەی هەندێک جار بەردەکە دابەزێ بۆڕی هاو بەشراو تووشی زەردوویەکە تووشی هەوکردنی کەناڵی پەنکریاسێکات هەندێک جار بەردەیەک گەورەیە کەناڵی دروستەکە لە نێوان چیسی زرا و دوانزەگرێ بەردەکە ئەچێت ناو دوانزەگریەوە ئەڕوا بە ناو کۆ ئەندامی هەرسا لە کۆتایی ڕێخۆڵە باریکە گیرە بێ و ئەبێتە هۆی جیرانی ڕێخۆڵە ئینسیدادی ئەمعا ببوورە خاڵێکی ئەگەر کورتی یانێ بەحسا ڕۆژی گرتنە بکەین کاریگەریە نوێن باش سەر و مرۆڤ تۆشیوێ نەخۆشی نەبێت و بۆ کەسێن توشبووی شێم ڕۆژی بن
یان جی کاریگەریان gelek خراپ سەر تەندروستیەوان دێ هەبن خۆی ئەوەش دیسان ئەوەسێتەوە سەر زۆر توێژینەوە ئەمە چەندین توێژینەوەمان خوێندوێتەوە کە باسیوا کە ڕەمەزان هەندێکیان باڵێن بەشێکی کەمان ڕەمەزان بە حساب کاریگەرێکی نەگەتیوی هەبێت هەوکردن و ژانی پێچەژانی بەردی زرا و زیادکە لە ڕەمەزانە بەڵام زۆربەی زۆری توێژینەوەکان ئەوە ڕەتەکەنەوە بە پێچەوانەوە دەڵێن ڕەمەزان کاریگەری زۆر باشی کاریگەری پۆزتیڤ هەیە بە تایبەتی کە ڕێستێکە کە ئیسراحەت دانێکە بە کوئەندامی هەرس کە وەکو لە سەرتاوەش باسمان کرد چیسی زرا و بەشێکە لە کوئەندامی هەرس بەشێکە لە پاشوەکانی کوئەندامی هەرس ئەوە لەلایەک لەلایەکی تر ئەو دەوەستێتە سەر خودی کەسە توش بووەکە کەسە توش بووە کە ئەگەر ژەمێکی خواردنی لە کۆڵە بێتەوە بۆ ژەمی نێوەڕوان ناخوا کوئەندامی هەرسی زیاتر ئیسراحەتەکە بەڵام ئەگەر بێت و ژەمی ئێواران خواردنەکەی دەبڵ و سێقات و چەند قات بکات ئەو کاتە بێگومان کاریگەری نەگەتیوی دەبێت لەسەر ئەو کەسانە هەر وەخت بینەوی بابەتیژی دکتۆر سامان تاهر نوژداری بسپوری نەشتەرگەریە زۆر سپاس بووتە کوتل دەمێبوری داد گەلمەدا بووی و زیاتر بەحسا نەخۆشیên زرا و بەردەی زرا ژی کرد زۆر سپاس بە دکتۆر زۆر سپاس بۆ ئێوەش هیوادارین سوودێکمان گەیاند بێت زۆر سپاس بەڵێ تەماشاوان هێژا پاشیف بەردەوام کە بابەت تەندروستیش ما بحث کرد لێوێ جارێ بچنە باکوورێ کوردستانê em ê behsa bajarê Mêrdînê kin Mêrdînê jî yani li wêrê jî pilagermê bilind e zêdetir em behsa xwediyên firnên nanî bikîn nanawaxane li wê derê jî êdî ji ber ku proje pileyên germê gelek bilind in û ew jî projî bin zêdetir ji wan biryar daye ku karê xwe pişevê bikin û dibêjin jî heyva Remezanê da êdî daxwaza xelkiyên rojîgir jî zêdetir yani heskin nan hebit ew dê berdam bi ser karê xwe lê karê xwe pişevê dikin û nanê hazir bikin êdî pişev roj وی نانی هنت فروشن برف مردینه او خدان فرنین نانی او کاچا و بحثا فرودنا نانید کن و کار خوب جیب شوید کن Li Qosera Mêrdînê digel hatnama Remezanê karên empêjan hêj zehmettir bû. Di nava rojê de welatî ji ber germahiyê di binêdaran de bêhna xwe didin û xwe hênik dikin. Lê mixabin nampêj ji ber karê xwe nikarin vê yekê bikin. Nampêj serê sibehê zû re dibin û diçin firneyan û heta derengiyê şevê ji bo gel pîdeyên Remezanê dibêjin. Li aliyê din ji ber qutbûna karabeyê bajêr karên nampêjan zehmettir dibe. Her wiha welatiyên ku dixwazin ftara xwe bi nanê pîde vekin jî li ber deriyên firneyan dikevin doreke dûrdirêj. Zaroka telefon kir got nan bînin û me rabû nananî û em hatin quyrexê bû hebû û em sirê de bûn walhasil va me nanê xwe kirî û Xwedê xêra we gişa qebûl bike. Remezanê sala me vira germ ceme Qoserê ew yani gavê xwe quyrexanan ew xweş derbas Li aliyê din welatî dixwazin meha Remezanê bibe sedem ku şer û pevçûn bidawî bibe û ji bo vê yekê daet dikin. Selamet bi o sarik din em projîk dinê inşallah bigirin o bê derd û bê bela o Xwedê vî şerî ji nava İslamê o îna vî kafirî ji nava İslamê derxîn. Nampêjên bajêr bank li rayêdarên devletê dikin ku ji bo çûyîna karabeyê çareseriyekê pêde bikin. Dagûbrehetî karbin karê xwe bikin. Her wiha welatî jî her çi qes bi hatina meha Remezanê kêfxweş bin jî naxwazin her roj bi saetan dibin germahiyê de li benda nan bisekinin. ولی تماشاوان اینجا پراسیجی نانکی خوش بی یعنی اگر ویری با ما پاشی با خوب فکر بود گل هفکار خون نعمت بی یعنی الویری جی یعنی ما بحثا نانه مردینی که کاشاب شوه نانی حاضر کن جبر پلی گرمه پاشی با 15 جی ابروکه جم آیکونا هری جوان یا اسلامی الباجر حولیر الباشر کردستان ما پیشکش کرد یعنی صبایجی پاشی با 16 دی بردام که هر چند رمضان هی با پیروز یا رمضان بردام که کردستان 24 جی برنامه پاشیف برگه بابت خوین تایبت جی بابت تندرستی و آینی دی بردام کرد دمت خوش با همی خلکی کردستان تایبت جی باشور خدا روزی نویجن هوا قبیل کرد و دعا جبیر نکن هم بو پیشمرگی هم بی کردستان جی تایبت یعنی بگشتی جی بکن و مش دعایت خوشی ببار نکن تایبت جی هفکارن ما ین صاف تایبتی برنامه پاشیف هر شاد بجین و خواکا خوشی با همیا و صحت و عافیت بد پاشی واه